سلااوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین کە لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە بۆ چالاکێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا بابەتەکان و چالاکیەکانی خۆی چڕ کردوتەوە کە ئەوانیش بابەتەکانی بواری پەروەردە و کەرتی پەروەردە بەگشتی، هەروەها ڕاهێنان و ڕاوێژکاریش. جگە لەو چالاکیەی کە شەوانی شەممە بە شێوەیەکی بەردەوام ڕێکی دەخێن لە شێوەی وەبینار، ئەکادیمیای مێگامایند پلس چەند بەرهەمێکی تری هەیە، چەند چالاکیێکی تری هەیە کە تا ئێستا کەوتونەتە بازاڕ و کەوتونەتە بەر دیدەی خوێنەر و ئەندامانی بەڕێز و سوودمەندان و ئارەزومەندانی فێربوونی بەردەوام. ئەوانیش چەند کتێبێک لە بواری پەروەردە کە کتێبەکانی پۆلەکەت بەرەواش بکەوە کە پێمان وایە هەم ترندێکی نوێ و شێوازێکی نوێ وانەوتنەوەیە، هەمیش لەگەڵ سەردەمی ئێستا و سەردەمی تەکنۆلۆژیادا زۆر یەک دەگرێتەوە. تا ئێستا دوو چاپی لێ بڵاو کراوەتەوە. چاپی دووەمی کتێبی دەنجیشی لەگەڵە بە QR دانراوە بۆ ئەوانەی کە دەیانەوێ بە دەنگ گوێبیستی بن. هەروەها لە چەناڵی یوتیوبی ئەکادیمیای مێگامایند پلسیش بەردەستە کتێبەکە بە شێوەی دەنجی. کتێبی دووەم 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایانە، کتێبی تر 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە کە ئەوانە چەند کتێبێکی گرنگ و بەسوودن لە بواری پەروەردە و وانەوتنەوە و مامۆستایی. جگە لەو کتێبانە سێ کتێبی تریش لەلایەکی ترەوە هەر ئەکادیمیای مێگامایند پلس بڵاوی کردوونەتەوە کە یەکیان زۆر لەگەڵ تەوەری ئەم شەو یەک دەگرێت، ئەویش ژیری دەستکرد بۆ مامۆستایان. ئایا مامۆستایان چۆن دەتوانن بۆ کاروبارەکانیان چ وانەوتنەوە بێ، چ ئامادەکاری بێ، چ هەڵسەنگاندن بێ، یان هەر کاروبارێکی تر بە ناوەندەکانی خوێندن و وانەوتنەوە و زۆر شتی تر بە ناوی ژیری دەستکرد بۆ مامۆستایان کە ئەوەش لەبەردەستە و بڵاو کراوەتەوە. وانەکانی ژیان بە زمانی ئینگلیزی و کوردی، هەروەها بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا وەکو کتێبێک لە بواری گەشە پێدانی مرۆیی و لە بواری پەرەپێدانی خودی کەسەکانەوە. ئەوەش یەکێکە لە کتێبەکانی تری ئەکادیمیای مێگامایند پلس. هەروەها دوایین کتێبیش بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان کە ئەوەش کتێبێکی تری ئەکادیمیای مێگامایند پلسە و بڵاو کراوەتەوە. جگە لە کتێب فەرهەنگی ئەلکترۆنی زار کە بە خۆڕاییە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆیدی و iOS بەردەستە، ئەویش بە خۆڕاییە و بە خۆڕاییش دەمێنێتەوە. جگە لەوانە چەناڵی فەرمی یوتیوبی ئەکادیمیای مێگامایند پلس کە هەموو بەرهەمەکانی پێشووتری بە خۆڕایی تێدایە، تا ئێستا 267 ڤیدیۆی تێدایە کە وەبینارەکانی پێشوو بابەتی بە سوودی تری زۆر تێدایە. ئەگەر نەتبینیوە دەتوانی لە ڕێگای ئەو QRەوە بە ئاسانی بچیە ناوی سوودمەندبی تێیدا، هەروەها سەبسکرایب و لایکیش بکەی بۆ ئەوەی بتوانی لە بەرهەمەکانی تریش بێبەش نەبی. جگەلەوە ئێمە بیرمان کردەوە کە ڕەنگە ئەو بەڕێزانەی کە زمانی ئینگلیزی نازانن تا ڕادەیەک کەمتر سوودیان لە ژیری دەستکرد وەرگرتوێ، بۆیە هەر چەناڵێکی تایبەتی ژیری دەستکرد بۆ مامۆستایانمان دروست کردووە. ئەوەش لەگەڵ بابەتی ئەمڕۆ یەک دەگرێتەوە. چەند ڤیدیۆیەکی تێدایە لە ئێستادا لە مێژنیەت کارەکانی دەستی پێ کردووە، بەڵام ئەوە تایبەتە بە ڤیدیۆی فێرکاری و بابەتی گرنگ بۆ ئەوەی چۆن بتوانین سوود لە ژیری دەستکرد وەرگرین بۆ کاری مامۆستایی. لەبەرەوەی گروپەکانمان زۆر بوون، بەڕاستی بۆ هەر بابەتێک گروپێکمان هەبوو، بەڵام خۆتان دەزانن ئەو گروپەکانی وەتسەپ و گروپەکانی ڤایبەر ژمارەی بەشداربووان و ئەوانەی کە تێدان سنووردارە 1024. ئەمەش چەند گروپێکمان بەڕاستی پڕ بووە، بۆیە بیرمان لەوە کردەوە بیکەنە چەناڵێک لە وەتسەپ بۆ ئەوەی هەموو هەر چالاکیەکان و ئاگاداریەکان لەوێ بڵاوکەینەوە. ئەو چەناڵی وەتسەپی مێگامایندە، ئەگەر نەبوویتە ئەندام بۆ هەر ئاگاداریەک بۆ هەر شتێک دەکرێت ئەو کیوارە سکان بکەن تاکو بێبەش نەبن لە چالاکی و لە هەواڵەکانیش.
ئەمە سوپاسان دەکەین کە بەردەوام لەگەڵمانن بە وشە و هاندان و ئامادەجیتان بەڕاستی زیاتر هێزمان پێدەدا بۆ ئەوی بەردەوام بین. وەک دەزانن وێبیناری ئەم شەو وێبیناری 124مینە. خۆتان بیر لە ژمارەکە بکەنەوە کە چەند ماندووبوونی دەوێت لەگەڵ ئەو تیمە خۆبەخشەی کە بەردەوام لەسەر خەتن لەگەڵ ئێمە و هاوکارن لە پشتی لاپتۆپ و پشتی پەردەوە. من بەناوی ئەوە زۆر سپاسیان دەکەم. هەروە سپاسی هەر بەڕێزیش دەکەین کە فیدباکێک چ ئەرێنی چ نەرێنی بۆ پێشخستنی کارەکانی مێگامایند پلس بۆ پێشنیارکردنی ناو بێ بە پێشنیارکردنی بابەت بێ شێواز بێ یان هەر شتێکی تر بێ ئێمە سپاسان دەکەین. بەرنامەیەکی تری ساڵی نوێی ئەکادیمیای مێگامایند پلس بریتیە لە پوختەکردنەوەی کتێب کە لە سەرەتای ساڵەوە هەموو ڕۆژانێکی هەینی کتێبێک پوخت دەکەینەوە بە پوختی لە ماوەی 15 خولەک 20 خولەک بە جێرەی حەجمی کتێبەکە دەیخەینە ڕوو بە زمانی شیرینی کوردی بۆ ئێوەی بەڕێز و بڵاویش دەکەینەوە. تا ئێستا هەینی ڕابردوو دەکات دوێنێ کتێبی ژمارە 8 بڵاو کرایەوە کە ئەوانش پێمان وایە بەڕاستی کەلێنێکی باش پڕ دەکەنەوە ئەو بەڕێزانەی یان کاتیان نییە بخوێننەوە ئێمە پوختەکەیان پێشکەش دەکەین یان لەبەر هۆی بەردەست نەبوونی کتابەکە و نەزانینی زمانەکە ڕێگریەک هەیە لەوەی کە دەستیان بەو کتێبانە ڕابگە. کتێبەکانیش هەوڵمان داوە هەر لەو چوارچێوە بن هەم بەو پەروەردە بێ هەم بۆ ڕاهێنانی خودی بێ یان پەرپێدانی تواناکان و کارامەیەکانی کەسی بێت چ لەسەر ئاستی بزنس بێ کە یان بژێوی ژیان بێ. یەک دوو چاڵەکی تریشمان لە بەرنامەدا لە زووترین کات لە کاتی خۆی بڵاوی دەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز چاوەڕێی فیدباچی ئێوەشین لەسەر کار و لەسەر چاڵەکیەکانی پێشووتر بۆ ئەوی بتوانین باشتر خزمەت بکەین. بۆ ئەم شەو بابەتێکی زۆر گرنگ و سەردەم و هەنووکەییمان هەڵبژاردووە بۆ ئەوەی باسی بکەین لەگەڵ ئێوەی بەڕێز. ئەویش بابەتی ژیری دەستکرد و ڕۆڵی ژیری دەستکرد لە ناوەندەکانی خوێندن و چۆنێتی بەکارهێنانی ئایا ئەو دەرفەتانە چین کە دێنە پێشێ یان ئەو ئالەگاریانە چین دێنە بەردەم مامۆستایانی بەڕێز بۆ ئەوەی بتوانن بە باشترین شێوە سوودی لێ ببین. بۆ ئەمە بەستە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر مامۆستا هەردەوان مەحموود کاکشێخمان هەڵبژات کە کەسێکی هەم چاڵاکە هەم نزیکە پسپۆڕیە لەو بابەتە چونکە ئەزمموی زۆری هەیە. مامۆستا هەردەوان وەکو گوتمان پلەی زانستەکەی پرۆفسۆری یاریدەدەرە لە بەشی ڕاگەیاندنی کۆلیژی ئادابی زانکۆی سەلاحەدین دەوام دەکات. هەڵگری بڕوانامەی ماستەرە لە ئابووری میدیا لە زانکۆی سەلاحەدین لە 2011. هەروەها ڕاهێنەری دیبەیتی ئەکادیمیە کە لە زانکۆی ئاپەڵەچیان ستیت یونیڤرسیتی لە زانکۆی لە ویلایەتی کارۆلینای باکوور لە ئەمریکا لە ساڵی 2015ەوە وەریگرتووە. تا ئێستا 24 توێژینەوەی زانستی بڵاوکراوی هەیە لە بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە زانکۆ نێودەوڵەتی و ناوخۆیی و جیهانیەکان و لە گۆڤارە زانستیەکان هەم ناوخۆیی و هەم جیهانیەکان. 5 کتێبی بڵاوکراوی هەیە لە بواری ڕاگەیاندن بە زمانی کوردی کە ئەوانەی بڵاوکراونەتەوە و چاپکراون. هەروەها چەندین سەرپەرشتی چەندین قوتابی ماستەریشی کردووە بە حکومی پسپۆڕیەکەی و بە حکومی لە زانستەکەی کە پرۆفسۆری یاریدەدەرە لە بواری ڕاگەیاندن. پێشکەشکارە لە پۆدکاستی تەکنۆشن کە دوو هەفتە جارێک ئەڵقەیەکی بڵاو دەکرێتەوە و تایبەتە بە بواری تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد کە بەڕاستی پۆدکاستێکی زۆر زۆر بەسوودە. من سەیری دەکەم و سەیرم کردوون. هیوادارم دوایی لینکەکەش دابنێن لە چات بۆ ئەوەی بەڕێزانیش سوودمەند بن پێیدا. مامۆستا هەردەوان جێگری سەرنووسەری گۆڤاری C4 کوردە کە گۆڤارێکی تایبەتە بە بواری تەکنۆلۆژیای زانیاری و تا ئێستا 54 ژمارەی لێ بڵاو کراوەتەوە. لینکەکەش دوایی لەویش دادنێن لەگەڵ ئەوانی تر. جگەلەوە ئێستا خۆی قوتابی دکتۆرایە خەریکی دکتۆرا نامەکەیەتی انشاءالله لە زووترین کات و بە باشترین شێوە ئەوش تەواو دەکات. مامۆستا هەردەوان ئەزمونێکی زۆری لە دڵنیایی زۆری و ڕانکینگی زانکۆکانی هەیە چونکە ساڵانێکی زۆر لە زانکۆی سەلاحەدین خزمەت کردووە وەکو بەرپرس وەکو لیژنەی باڵای دڵنیایی زۆری و لیژنەی ڕانکینگی زانکۆ کە پێمان وایە دەورێکی زۆر ئەرەیی هەبووە لەو بوارەدا. ئەمە خۆشحاڵین کە
سەرباری سەرقاڵیەکانی توانی ئەو کاتە بۆ ئێمە و ئێوە تەرخان بکات، چونکە بەڕاستی هەم بۆ خۆی شێوازی پێشکەشکردنەکەی هەم لێهاتوویەکە و هەم بابەتەکەش ئەوە دەهێنێ هەمومان ئەگەر ڕەمەزانی شەو ئەگەر کاتیشکەم بێ بەڵام کاتی بۆ تەرخان بکەین، چونکە بمانەوێ نەمانەوێ بەڕاستی ژیری دەستکرد هاتۆتە هەموو سوچێکی ژیان و هەموو ژیانی داگیر کردووە. ئەگەر داگیرکردن بەمانە ئیجابیەکەشی وەرگین دەکرێت بڵێن هاوکارمان دەبێت لە ژیانمان، چ ژیانی پیشەیی بێت چ ژیانی ئاسایی بێت. وەک دەزانن ئەو وێبینارەش هاوشێوەی وێبینارەکانی تر بە تەواوی تۆمار دەکرێت بۆ بەڕێزانەی بەشێکیان هەموو وێبینارەکە لە دەست دەدەن، دوایی لە چەناڵی یوتیوبی مێگامایند بڵاو دەکرێتەوە، دوایی بە ڕوخسەتی مامۆستا هەردەوان سلایدەکانیشتان لەگەڵ شێر دەکەین پاشەوەی کە تەواو بوو ئەگەر هیچ بوو ئیزافە بکەین. ئێمە کاتەکەمان 90 خولەکە ئەوە ئێستا من 12 خولەکێکم برد ببوورە. مامۆستا هەردەوان نزیکەی 45 بۆ 50 خولەکێک قسەکانی خۆی دەکا، دوایی دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ ئەوەی مامۆستایانی و بەشداروی بەڕێزیش هەم بە پرسیار و سەرنجەکانیان هەم بە بۆچوونەکانیان ئەو باوەتە دەوڵەمەندتر بکەن. مامۆستا هەردەوان بە ناوی ئەکادیمیای مێگامایند پلەس و تیمی هاوکاران و بە ناوی بەشداربووانیش زۆر سپاسی کاتەکەت دەکەین و سلایدەکان دیارە و مایکشت کراوەتەوە و دەتوانانی دەست پێ بکەیت. سعات 9:12 دقەی لای زۆر سپاس بۆ ئەکادیمیای مێگامایند و زۆر سپاس بۆ دکتۆر هیمداد و زۆر سپاس بۆ ئەو مامۆستا و هاوڕێ عەزیزانەی کە کاتی خۆیان بەخشی بە گوێگرتن لە ئێمە. ئینشاءڵڵا هەوڵەدەین لەو ماوەی کەوا دەرفەت درراوە بتوانین سوودێک بگەێنین. دیارە هەر لە ناونیشانەکە ئێمە باس لە بابەتێکەکەین کە بۆتە جێ مشت و مڕ و بابەتێکی جەدەلی لە نێوان مامۆستایانی زانکۆ لە نێوان چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگایە. ئەو ناونیشانی کە من پێم باش بوو باسی بکەم بۆی کەوا گرێ بدەمەوە بە شوێنی کارەکەمەوە کە بەکارێنانی ژیری دەستکردە لە ناوەندەکانی خوێندنا بە تایبەتیش لە زانکۆکانە. ئەم بەکارهێنانە چ دەرفەت و چ ئاڵنگەریەکی هەیە هەوڵێم لەگەڵ ئێوەی ئەزیز ئەم شۆ بتوانین هەندێک لەو بابەتانە بخەینە بەر قسەکردن و ڕوونکردنەوەیان لەبارەوە بدەین. من بۆ دەستپێکی سیمینارەکە بە چیرۆکێک دەست پێ یەکەم لە ساڵانی هەشتاکانە کە ئامێری حاسیبە ئەوەی کە بە حاسیبە ناسراوە خۆی ژمێرەری پێڵێن بە کوردی، چکە ئێمڕۆ ڕۆژی زمانی دایکە ینی بە هەوڵبین هەندێک لەو چەمکانە هەوڵێم هەر کوردیەکە بپارێزین کە حاسیبە بڵاو بوویەوە لە بەشێک لە وڵاتانی دنیا مامۆستاکانی بیرکاری خۆپیشاندانیان کردوتیان ئیتر بە پەیدابوونی ئەم ئامێرە جۆرێک گرفت بۆ قوتابی دروستە بێ کە ئیتر قوتابی بەهرە و کارامەیی کردارە ماتماتیکەکان لە دەسەدا نازانێت جاران بکە نازانێت دابش بکە. بەڵام ئەگەر بەبیرتان بێت ئەم حاسیبەیە بوو بە بەشێک لە ژیانی قوتابی لە بری ئەوەی کەوا کارامەیی و لێهاتووی قوتابی لە کردارە ماتماتیکیەکانە لاواز بکات و کەمی بکاتەوە بەهرەی قوتابیان کەم بکاتەوە، وای کرد حاسیبار کە ڕۆتینەکان بۆ قوتابی ئاسان بکات و دەرفەتێکی زیاتر بدرێ بە قوتابی کە داهێنان بکە کە بیرکردنەوەی باشتر بکات. کەواتە ئێستا ئێمەش لەم سۆنگەیەوە ئەگەینە ئەو با بڵێن دەرەنجامەی ئێستای ژیری دەستکرد کە قسەباسی لەسەرەکرێت ئەبێ ئێمە لە نێوان ئەم دوانەیە هەڵوێستەیەک هەڵبژێرین. یعنی ئایا ئێمە هەڵوێستمانۆک و مامۆستایانە بێت کە پێیان وابوو حاسیبە بێتە کەمکردنەوەی بەهرەی تەلەبەیانی ئێستاژ ئێمە پێمان وابێ ژیری دەستکرد ئەبێتە هۆی کوشتنی لێهاتووی و کارامەیی تەلەبە و جۆرێک لە خۆپیشاندان و ناڕەزایەتی دەرببڕین، یاخود ئێمە بە سوودوەرگرتن لە ئەزمونونەکانی مێژوو ئێمە ئەو هەڵەیە دووبارە نەکەینەوە کە بەشێک لەو مامۆستایانە پێیان وابوو ئەم بەهرەیە لە ناوەچێ بە بوونی حاسیبەوە پێمان وابێت بە دیوە پۆزتیڤەکەیە تەماشای ئەم بابەتە بکەین کە نەخێر ژیری دەستکرد ئەکرێت ئەگەر بێت و ئێمە بزانین چۆن مامەڵی لەگەڵەکەینەوە چۆن بەکاری ئەهێنین وای لێ بکەین ئەرکەڕۆتینەکانمان بۆ ئاسان بکە. لێرەوە چمە دا و دەستپێکی
بابەتەکەەوە کە ژیری دەستکرد و واقعینی خوێندن طبعا ئێمە بۆ بە شێوەیەکی زۆر سادە باسی ژیری دەستکرد بکەین چکە زۆر پێناسەی جۆرا و جۆر و ئالۆز بۆ ژیری دەستکرد کراوە کە پێم وایە بەشێک لەم پێناسانە بەس بۆ ئەوەیە کە خەڵک تۆزێک سڵ بکاتەوە لەم بابەتەوە نەتوانێت وەکو پێویست لە ڕەهندەکانی تێبگا بە تێگەیشتنی من ژیری دەستکرد تەکنەلۆژیایەکە کار بۆ ئەوە کە ئامێرەکان ئەو شتانە بکەن کە پێویستی بە ژیری مرۆڤ هەیە یعنی ئەو هەموو هەر شتێک کە پێویستی بە ژیری مرۆڤ هەیە وەکو بیرکردنەوەی نووسینە قسەکردنە وێنە کێشانە ڤیددیو دروستکردنە میوزیک ژەنینە و بڕیاردانە ئەمانە ئایانەوێت ئامێرەکان هەموو ئەو ژیریانەی کەوا مرۆڤ بەکاری هێنێ ئامێرەکانیش بتوانن ئەنجامی بدەن طبعا بەچی ئامێرەکان زیرەک و ژیرە بن ڕێکارەکە بەم شێوازەیە ئێمە لە تەواوی دنیاە داتامان هەیە ئەم داتایانە ئەدرێ بە ئامێرەکان ڕاهێنانی پێ ئەکرێت لەسەر تێگەیشتن و ناسینەوەی ئەم داتایانە دوایەوەی کەوا داتا درا بە ئامێرەکان و دوایەوەی کە ڕاهێنانیان پێکرا لەسەر ئەم داتایانەکەەوە بیان ناسنەوە بتوانن تیان بگەن لە کۆتاییە شتێک دروستە بێ جۆرێک لە ژیری دروستە بێ کە ئامێرەکان ئەتوانن پێشببینی بکەن و بە هەندێک جاریش ئەتوانن مەسەلەن شت بەرهەم بێنن شت دروست بکەن یعنی تۆ کاتێککە ئامێرێکت ڕاهێنا ملیۆنان وێنەی بۆ نمونە پشیلەیەکت دا بە ئامێرێک بە کۆمپیوتەرێک ئیتر تۆ کە ڕاهێنانە بە کۆمپیوتەرەکە کرد ئەڵەی پشیلە ئەوەندە جۆری هەیە ئەوەندە جوڵەی هەیە ئەوەندە با بڵێن ڕەنگی هەیە ئەتوانی تۆ هەر کاتێک بتەوێ وێنەی پشیلەیەک بکێشی بە هەر شێوازێکە تۆ ئەتەوێ ئامێرەکە سەر کارەکەت بۆ ئەنجامەدا کەواتە ژیری دەستکرد بە کورتی و بە پوختی ڕێک ئەمەیە ئێمە ئەو توانایە ئەدەین بە کۆمپیوتەرەکان بە ئامێرەکان بە مۆبایلەکان بە هەموو دیڤایسە جۆرە و جۆرەکان کەوا لە ڕێگەی ئەو داتا و زانیاریانەوە ڕاهێنانیان پێەکەین دوایەوەی کە ڕاهێنانمان پێکردی تر ئەوە توانێ ئەم دااتیانە بە شێوەیەکی باشتر یاخود بەو شێوازەی کە ئێمە داوا لە ئامێرەکانەکەین دیاتەوە دەستمان طبعا زۆر چەمکی جۆرا و جۆر بۆ ژیری دەستکرد بەکار هاتووە یەک لەو چەمکانە ژیری دەستکردە چەمکێکمانێ زیرەکی دەستکردە چەمکێکمانێ هۆشی دەستکردە من بۆچی ژیری دەستکردم لە نێوان ئەو چەمکە جیاوازانەیە هەڵبژاردوشکە گرنگە بزانین ئێمە بۆچی ئەو چەمکە بەکارێنی لەبەرەوەی کە بابەتەکە تازەیە ینی لە زمانی کوردیە گرنگە بزانین ئەمە بۆچی هاتووە طبعا ئەوە جگەلەوەی کەوا با بڵێن زانکۆی سەلاحەدین و وەزارەتی خوێندنی باڵا و ئەکادیمیای کوردی بە فەرمی ژیری دەستکردیان پەسەند کردووەکو چەمک بۆ ئارتیفیشەل ئینتەلیجەنس من وەکو خۆم وەکو تێگەشتنی تایبەتی خۆم بۆ ئەو بابەتە لە مێژە ئامێرەکان زیرەکن و ئەشتوانن ینی ئێمە ناتوانین ڕکابەری ئامێرەکان بکەین لە زیرەکیە بە نمونە لە کردارە ماتماتیکیەکان ئاوێستا هەریشێک لێوە من لێ بپرسم 489 جارانی 995 بکە نازانی بێ ئیلا حاسیبەیەک دەربێن یان کاتێکی پێچێتەوەکە سێرەکی لە کردارە ماتماتیکیەکان لە یادەوەری بە بیرهاتنەوەدا لە خێرایی یا لە ماندوو نەبوونا کۆمپیوتەرەکان بمانێ و نەمانێ و ئامێرەکان لێمە لە پێشترن بەڵام ئەوەی کە ئامێرەکان لە پێش مرۆڤەوە نین لە ژیریایە تا ئێستا و ئێستش وەکوەوەی کە لە پێناسەکەیە من ڕوونم کردەوە بۆ بەڕێستان هەوڵە درێ ئامێرەکان بەرەو ئەم ژیریە ببرێ بۆیە بە تێگەیشتنی من ژیری دەستکرد وەکو تەرجەمە وەکو چەمک وەکو کۆنسپت گونجاوترینە بە بەراورد بەو چەمکانەی ترکە بەکار هاتووە لەسەر بنەمای ئەوارگومنتی کە ئاماژەم پێدا ئەگەر وەکو پرسیارێکی سادە دەست پێ بکەین کەوا AI چییە و من چۆن AI بەکاربێنم لەکوێوە دەست پێ بکەم طبعا بۆچوونێکی هەڵە هەبوو کە خەڵک پیان وابوو AI وەکو نیشتیمانێکی با بڵێن داخرا وایە کە تەنها ئەوانەی پاسپۆرتی کۆمپیوتەر و ئایتیان هەیە مافی چوونە ژوورەوەیان هەیە یان ئەو بەشە زانستیەکان تەنها ئەتوانن لەم جیهانەدا بەکارێن بەڵام لە ڕاستیام تێڕوانینە بە تەواوەتی پێچەوانەکەی ڕاستە AI جیهانێکی نوێیە هاوشێوەی هەموو ئەو ئەپلیکیشنە سادانی کە لەسەر مۆبایلەکانمانێ هاوشێوەی وەتساپە هاوشێوەی فەیسبووکە هاوشێوەی سناپچاتە هاوشێوەی ئینستاگرامە هەموو کەسێک ئەتوانێت زۆر بە ئاسانی
ئەم ئەپلیکیشنانە و ئەم تووڵانەی ژیری دەستکرد بەکار بهێنێ بەبێ ئەوەی دەرچووی کۆمپیوتەر بێ یاخود پرۆگرام سازی بێ یان زمانی کۆد نووسین بزانێ ئەوەی کە پێویستە بۆ کەسێک لە سەرەتاوە دەست پێ بکات تەنها و تەنها دووشتە. ئەویش زانینی قسەکردنە لەگەڵ ئەم ئەپلیکیشنانە ئێستا چۆن مەسەلەن تۆ بۆ فەیسبوک پێویستەکە کۆمەڵێک ڕێسا بزانی ئات چییە، کۆمنت چییە، لایک چییە، شێر چی ئەوانە بزە. بۆ ئەمیش پێویستمان بە زمانێکی زۆر سادە هەیە کە پێوترێ پرۆمت. تەڵان پرۆمت وشەیەکی با بڵێن بەرامبەرمان نییە لە زمانی کوردیا، دروستترین یان دواندنە یاخود قسەکردن لەگەڵ ئامێرەکانە، یعنی زمانی ئایەکان بریتە لە پرۆمت. ئەمە ڕێگای یەکەمە کە من بۆی کە دەست بکەم بە ژیری دەستکرد هیچ زەحمەتیەکی تیانە، تەنها خۆم فێری پرۆمتەکەم کە ئێستا باسەکەم پرۆمت چییە. و ڕێگای دووەمیشیان ئەوەیە کە من تووڵێکی گونجاو بدۆزمەوە کە بۆ ئیشەکەمە گونجێ، من ئەمەوێت چ ئیشێک لە ژیری دەستکردا بکەم، تووڵێک بەکاربێنم، یعنی ئامرازێ بەکاربێنم لە ئامرازەکانی ژیری دەستکرد کە بۆ ئەو ئیشە بگونجێ. طبعاً پرۆمت بە شێوەیەکی گشتی وەکوتم زمانی قسەکردنە لەگەڵ ئامێرەکانە. بۆی کە زمانی قسەکردن لەگەڵ ئامێرەکانە بزانین ئێمە طبعاً هەرەتوانی بە چاتێکی سادە لەگەڵ ئامێرەکانە قسە بکەیت و وەڵامیشت دەسەکەوێ، بەڵام کێشە لە چاتی سادەیە چییە؟ دایمەن لە چاتی سادەیە کە تۆ قسە لەگەڵ تووڵێکی ئایەکەی کاتێکی زۆری پێویستە بێ تا بگەی بەو ئەنجامەی کە خۆت ئەتەوێ. بەڵام ئەگەر پرۆمت بزانیت ئەوە زۆر بە ئاسانی ئەگەیتەوە ئەنجامەی کە خۆت بەبەستە، ڕەنگە بگەیتە لەو ئەنجامە کە ینی ئەنجامێکی چاوەڕوان نەکرا و باشتر بێ لەوەی کە تۆ چاوەڕێکی. ئەویش بەچی تەبعانە بێ لە هەموو پرۆمتێکە، یعنی لە هەموو قسەکردنێکتا لەگەڵ تووڵەکانی AI ئیتر چ بە قسەکردن بێ یان بە نووسین بێ یان بە کلیککردن بێ، ئەبێ بۆ نووسینی هەر پرۆمتێک چوار بنەمای سەرەکی تیابێ کە ئەویش ڕۆڵ و داواکاری وردەکاری و شێوازە. مەبەستمان لە ڕۆڵ و داواکاری وردەکاری و شێواز چیە ئەگەر ڕوونی کەمەوە بە زمانێکی سادە. ئەم تووڵانەی AI کە دروست کراون هەموو شتێکی تایە، یعنی کاتێک کە تۆ مەسەلەن بۆ نمونە تووڵی جەمەنایەکەیتەوە، بۆ نمونە تووڵی ChatGPTەکەیتەوە، کە تووڵی جەمەنایت کردەوە وا بزانە تۆ ئێستا حالیەن لە بەرامبەر باشترین پرۆفیسۆری پزیشکیایی، لە بەرامبەر باشترین پرۆفیسۆری یاساییایی، لە بەرامبەر باشترین ئەندازیارایی، لە بەرامبەر باشترین وەستای سەتەلایتایی، لە بەرامبەر باشترین با بڵێن وەستای کارەبا، ینی هەموو ئیشەکانی تیا هەموو داتاکان لەو تووڵانەیە داخل کراوە. بۆیە ئەو نازانێ تۆ ئەتەوێ وەکو چێ قسە لەگەڵ ئەو ئامێرانەیە بکەی، کەواتە بنەمای یەکەمیان ئەبێ ڕۆڵێکی بۆ دیاری بکەی. ئەگەر پرسیارەکەت لە بواری یاسایی بوو یەکسەرڵی وەک پارێزەرێکی بە ئەزمون، ئەوە ڕستەی یەکەمی نووسینی پرۆمتەکەتە بێ. ئەگەر پرسیارەکەت ئەندازیاری بۆڵی وەک ئەندازیارێکی تەلارساز یان وەک ئەندازیارێکی میکانیک، ئەگەر پرسیارەکەت میکانیکی بوو، ئەگەر بۆ پرسیارێکی مایکرۆبایۆلۆژی بۆڵی وەک پرۆفیسۆری هەوە هەتا دوایی، کەواتە بنەمای یەکەمیان ئەبێ ڕۆڵێک بدەیت بە تووڵەکە کاتێک پرسیارێک لە ئایەکانەکەی. دووەمیان داواکاریەکە چییە؟ دوایەوەی کە ڕۆڵەکەتدایە یەکسەر داواکاریەکەتی پێ بڵێ ئەتەوێت چیت بۆ بکە. مەسەلەن ئەتەوێت زۆپایەکت لەگەڵ چاکاتەوە، ئەتەوێت مەسەلەن راپۆرتێکت لەگەڵ بنووسێ، ئەتەوێت مەسەلەن سیمینارێکت بۆ حازر بکە، ئەتەوێت توێژینەوەیەکت بۆ پێداچوونەوە بۆ توێژینەوەیە بکات، ئەتەوێت وەرجێڕانێکت بۆ بکات، ئیشەکەی پێ بڵێ. دوایەوەی کە داواکاریەکەی خۆتە پێوت وەرە سەر وردەکاریەکە، ئەو شتەی کە تۆ ئەتەوێ بیکەیت تەفاسیلەکە و دیتێڵەکەی چییە؟ ئایا ئەتەوێت چەند لاپەڕەت بۆ بنووسێ؟ ئەتەوێت چەند سلایدت بۆ بنووسێ؟ ئەتەوێت چەند خاڵت بۆ بنووسێ؟ و ئەتەوێت ئەم شتەی کە بۆتەکە بۆ چێ بێت؟ ئایا بۆ خۆتت ئەوێ یا مەسەلەن تۆ ئەتەوێ مەسەلاڵی تۆ وەکو دەروون ناسێک مناڵەکەم توانای لەبەرکردنی لە بابەتی فلانەشتا باش نییە، ئەمەوێ ڕێنماییەکەم پێ بڵێ کە توندوتیژیتیانە بێ بۆی کە مناڵە 7 ساڵانەکەم فێر بکەم، کەواتە بێت داواکاریەکە و وردەکاریەکەشی بۆ ڕوونکەیتەوە بۆ چێتەوێ ئەمیشە، بۆ خۆتە، بۆ مناڵێکتە، بۆ کەسێکتە، ئەوەش ڕوونکەیتەوە. دوایەوە کۆتا بنەمای پرۆمت نووسین بریتە لە شێواز، ئەو شێوازی کە ئەتەوێت بۆت حازر کە ینی ستایلەکەی چۆن چۆنی بێ، ئایا بە شێوەی چیرۆک بێ، ئایا بە شێوەی نامەی فەرمی بێ، ئایا بە شێوەی کۆمیدی بێ، ئایا بە شێوەی سیمینار بێ، ئایا بە شێوەی خاڵبەندی بێ، و هەتا دوایی. کەواتە هەر کاتێک هاتی دویستت ئامێرێکی ژیری دەستکرد، تووڵێکی ژیری دەستکرد بەکاربێنی کە دەستت کرد بە پرۆمت نووسین، ئەبێ ئەم چوار بنەمایەت
لە بیر بێت ئەم چوار بنەمایە وا ئەکات تۆ پرۆمتێکی باش بنووسی کە پرۆمتی باشت نووسی وەڵامی باشت دەسەکەوێ ئەمە یارمەتی دەرەبێ بۆچی لە دوو لایەنەوە یارمەتیمانەیە لەلایەکەوە هەندێک لە تووڵەکانی AI چەند پرۆمتێک بە خۆڕایی ئەداتێ تۆ مەسەلەن بۆ نمونە ئەگەر توڵی مانەس بە نمونە باس بکەین ڕەنگە لە ڕۆژێکە 20 پرۆمتت بداتێت تۆ ئەگەر 20 پرۆمتەکە هەر خەریکی چاتکردن بی لەگەڵ ئایە ئیتر ڤێرژنی فریەکە لە دەسە دەیت و ئەبێ چاوەڕێ بکەی 24 کاتژمێری بەسەر تێپەڕێ اینجا 20 پرۆمتی تر دەداتێت بەڵام ئەگەر تۆ یەک پرۆمتی کۆنکرێتی باش بنووسی یەکسەر ئەنجامەکەت دەسەکەوێت تۆ لەو لاوەسەیرەکەی 19 پرۆمتی ترت بۆ ماوەتەوە دینە سەر ئەوە زانیمان پرۆمت چیە و تێگەشتین کە پرۆم چۆن و دوایش لە گفتوگۆکان ناکرێت درێژەی زیاتری بدەین و کۆمەڵک نمونەشم ئامادە کردو بۆ پرۆمت نووسین دوای لەگەڵ جەنابتانە شێریەکەم دینە سەر من چ توڵێک بەکاربێنم ئێمە چۆن لە ژیانی ڕۆژانەی خۆمانە مەسەلەن ئەگەر بمانەوێ بڕغویە بکەینەوە ئەبێ ئیسپانەمان پێوێ ئەگەر بمانەوێ مەسەلەن وایرێک بقرتێنین ئەبێ پلایسمان پێبێ لەناو ئایشا بە هەمان شێوەیە ئەم تووڵانەی AI پۆلێن کراوە هەندێکیان سپسیفیک کراوە بۆ بوارێکی تایبەت و هەندێکیشان توڵی گشتیە ئەتوانی بۆ هەموو بوارەکان سوودی لێوەربگری بنمونە من چوار نمونام لە هەردوو جۆرەکە هێناوەتەوە توڵی گشتیمانە یعنی ئامرازی گشتی و AI تایبەتمەندمان هەیە مەسەلەن لە تایبەتمەندەکان فریپیک بە زوێنەی پێ دروستەکرێ ینی ئیشی ترت بۆ ناکە مەسەلەن بۆ گۆرانی سونۆیەکێکە لەو با بڵێن توڵە نایابانە بۆ تایبەتمەندی ڤیددیۆ سیدانس تو بەڕاستی ئەوە کارەساتی خۆڵقااندوو کە ئێستا خەریکە هۆلیود و سینەماکانی دنیا شکاتی لەکەم بۆ توڵی تایبەت بە خوێندن کە ینی تەخصیص کراوە بە تایبەتی بۆ کاروباری خوێندن سیمینارە ئینفۆگرافیکە کورتکردنەوەی دۆزینەوەی پەیوەندیە مایند ماپە ئەوە نۆتبوک ئێڵێم حەلی نییە بەڕاستی لەو فیچەرانی کەتیەتی و توڵە گشتیەکانیش بەگشتی من ئەوانەی کە خۆم بەکارم هێناون سوودم لێ وەرگتن طبعا ئەم توڵانش لە ڕکابەرەیەکی بەردەوامان هەندێک جار مەسەلەن من ئەو پۆلێن بەندەی کە دامناوە خۆم ئاوا بەکاریانە هێنم ینی ئەکرێم لە لای کەسێکی کە بە جۆرێکی تر بێ بەڵام بۆ ئێستا بە بڕوای من جێمێنای بەهێزترینیانە چونکە داتابیسێکی بێسنووری لە داتا هەیە چکە جێمێنای لەبەرەوەی سەر بە کۆمپانیای گوگڵە گوگڵ ئەو هەموو داتایی لە بەردەستایە هی جیهان بۆیە بەڕاستی توڵی ئایەکەی یعنی زۆر ینی هینی ئەنجامی سەرسوڕهێنەری تایە مانەسێشەکە لەو توڵانەی زۆر باشە و هەتا دوایی ئێستا بچینە سەر تەوەرێکی تری سیمینارەکە کە ئەمە ئەو دەرفەتانەی کەوا لە بەردەستمانایە قوتابیان چۆن بکەینە یاریدەدەری AI نەک با بڵین چۆن وا لە قوتابی بکەین کە AI وەک یاریدەدەرێک بەکاربێنێ نەوەک وەک جێگرەوەیەک طبعا ئالێرەیە پرسیارێک دروستە بێت ئایا ئێمە وەکو مامۆستایانی زانکو یاخود وەکو مامۆستایان وەکو ڕێنمایی کار ڕێبەوە بدەین کە قوتابی ژیری دەستکرد بەکار بهێنێ یاننا ئایا ئێمە ناکەوینە بەردەم ئەو پرسیارێک کە کارامی و تێگەشتنی قوتابی لە مەترسیایە یاخودنا ئەوە طبعا ئاماری یەکێکە لە زانکۆکان کە وەرگیراوە بۆچی قوتابیان بۆ چمە بەستێک ژیری دەستکرد بەکارێنن لە 153 بۆ وەرگرتنی زانیاریە و بۆ بیرکردنەوەی داهێنەرانە لە 150 بۆ دروستکردنی ڕسم و هەتا دوایی ئەگەر بە بیرتان بێت لە ساڵانی هەشتاکان کاتێ خەڵکی تر بە کۆمپیوتەر ئاشنا بوو پێرسەڵ کۆمپیوتەر پیا بوو خەڵک ترسێکی زۆری لێ هەبوو کە ئیتر کۆمپیوتەر بەشێک لە بەهرەکان ئەسڕێتەوە بەڵام لێکەوتەوە ئەنجامەکەی چی بوو کۆمپیوتەر ئاسانکاری کرد بەڕاستی لە ساڵانی 2000 بە هەمان شێوە کە خەڵک بە ئینتەرنێت ئاشنا بوو دووبارە ترسێکی تر دروست بوویەوە وتیان ئیتر ئەم ئینتەرنێتە گلۆباڵایزیشنی لەکەوێتەوە و گیانە بێ بە گوندێکی بچووک و نازام کۆمەڵێک ترس بڵاو کرایەوە بەڵام ئەنجام و لێکەوتەکەی چی بوو خێرایی بوو لە ساڵی 2024 شاکە ئیتر وردە تەڕ خۆی با بڵێ ژیری دەستکرد مێژۆکەی کۆنترە بەس من ناگرێمەوە بۆ مێژوە دوور و درێژە ئەوەی کە ئیتر تەقیەوە و خەڵکەستی بە ژیری دەستکرد کرد لە 2024ەوە بوو بە شێوازێکی بەرچاو بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە دووبارەمیش ترسێکی تری دروست کردەوە جا ئێستا ئێمە قسە لەسەر ئەم ترسە ئەکەین بزای ئەم ترسە سەرچاوەکەی بۆ کوێ گەڕێتەوە ئێمە بێت لەوە تێبگەین کە بەڕاستی ئێستا ئینتەرنێت بووەتە پێداویستیەکی ڕۆژانەی هەموو قوتابیان و مامۆستایان یعنی بە کورتیەکەی ئێمە ناتوانین بە تەلەبە بڵێن
تۆ نابێ ئینتەرنێت بەکاربێن یان ئینتەرنێت لە تەلەبە قەتعکەین کەواتە کە من نتوانم ئینتەرنێتی لێ قەتعکەمێ لە ناوم ئینتەرنێتەش ئۆتۆماتیکی خۆی ژیری دەستکردی تایە بۆیە کە من ینی بوو بێتە لە ڕوبەڕووی دیفاکتۆیەک ببمەوە کە ئینتەرنێت لە گیرفانی هەموو تەلەبەیەکە هەبێت و بەردەست بێ بۆ هەموو کەسێک زۆر نۆرمەڵیشەکەوە ئەی ئایش بەردەست بێ بۆ تەلەبە کەواتە ئێمە ناکرێت دژی تەکنەلۆژیا بین بەڵکو لە جیاتی ئەوەی کە لە دژی تەکنەلۆژیا بین ئەبێ بزانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین و چۆن بنەماکانی بەکارهێنان و سوود لێوەرگرتنی ئەم تەکنەلۆژیایە دیاری بکەین لێرە وەچمە سەر کۆمەڵێک ڕێسای بنەڕەتی بۆ بەکارهێنانی ئەیای لەلایەن قوتابیانەوە طبعاً ئێمە چەند ڕێسایەکمان هەیە ئەگەر سوود لەم ڕێسایانە وەربگرین بە تێگەیشتنی من هەنگاوێکی باشمان ناوە بۆی کەوە قوتابیان بە جۆرێک ئاراستە بکەین کە ئەو ترسانەی هەمانە لە بەکارهێنانی ئەی کەمێک لەو ترسانە بڕاوێتەوە یەک لەو ترسانەی کە ئێمە لە بەرامبەر بەکارهێنانی ئەی هەمانە بەڕاستی ئەوەیە کە ئێمە پێمان وایە ئیتر هەموو شتەکانی ژیری هەموو شتەکانی قوتابی هەموو ئەرکەکانی قوتابی بە ژیری دەستکرد کرێ کە ئەوەی کە پێ وترێ لە زمانی زانستیە گۆستڕایتەر یاخود نووسری سێبەر ئێستا هەرچی مامۆستایە بەرامبەر تەلەبەکانی ئەو گومانەی بۆ دروست بووە کە هەر شتێ بداتە تەلەبە یەکسەر بە ژیری دەستکردێکا و خۆی نایکە ئەی ئێمە چی بکەین بۆی کە ئەم ترسە نەهێڵین ئەبێ ئێمە بەرچاوڕوونی بدەینە قوتابیان کە ئەی مامۆستایەکی یاریدە دەرە کە تەلەبە زۆر ئاساییە بەکاری بهێنێ بۆ تێگەیشتن لە بابەتەکە بەڵام نەک فەرمان بە ئەی بکات ئەرکەکەی بۆ جێبەجێ بکات تەوانەوە دوایش تەفاسیلی زیاترا دەین چۆن ئەم شتە ئەکرێت تەمانەمە شتە ناشتێکی باڵێن یەکلایەنە نییە من بە قسەیەک و بە نەسیحەتێک بە تەلەبەیەک بڵێم وڵا تۆ نابێ فەرمان بە ئەی بکە ئەی وەکو مامۆسایەکی تایبەت بەکاربێنی بەڵام بۆ ئێمە وەکو مامۆستا زۆر گرنگە تێبگەین چۆن ئێمە باوەڕمان وایە ئەی بێتە نووسری سێبەر ئەبێ باوەڕیشمان بەوە هەبێ ئەی ئەشتوانێ ببێتە مامۆسای تایبەت بەڵام ئەوە خەتای ناوەندە پەروەردەیەکانە کە نەیانتوانیوە تەلەبە ئاراستە بکەن بە جۆرێکە کە لەبری ئەوەی ئەی بکاتە نووسری سێبەر با ئەی بکاتە مامۆسایکی تایبەت بۆ خۆی کە ئەو دوای لە با بڵێن ڕێگە چارەکانە ئاماژەی پێەکەین بە تێر و تەسەلی خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ ئێمەی مامۆستا بەرچاوڕوونی بدەینە قوتابیەکانمان ئەویژەوەی کۆتایی هێنان بە کللتوری شاردنەوە ئێستا ئێمە ئەوەندە تەلەبەمان چاوترسیان کردووە لە بەرامبەر بەکارهێنانی ئەی تەنانەت ئەگەر تەلەبەکە ئایش بەکاربێنێ لە ترسی ئێمە درۆوە کات و ئیشارێتەوەڵێ مامۆستا من ئەیم بەکارنێنەوە بە هیچ جۆری هەموو شتەکە 100% هی خۆمە طبعا ئەمە خۆی ڕێگا خراپەکەیە کە ئێمە گرتومانەتە بەر ئەویش بۆ ئەوەیە کە ئێمە تێگەشتێکی دروستمان بۆ ئەم بابەتە نەبووە پێمان وا بۆ هەر ئەی لە سەرتاوە بڤەیە و ترسە ئەگەر تەلەبە بەکاری بێنێ ئیتر کارامەیی لە دەسەدا و فێری تەمەڵیە بێت و هیچ شتێک ناکە بۆیە سیرەکەی ئەم هەستەشمان لە لای تەلەبە دروست کردووە کە ئێمە تەلەبە ئەترسێنین لەوەی ئەگەر ئەی بەکار بێنێ شەرمەکە لەوەی باسی بکە یان ئیشارێتەوە یان لانی کەم بەڕاستیەکەیمان پێناڵێ کەواتە ئێمە بێ و بەرچاوڕوونیە بدەینە تەلەبە کە بەکارهێنانی ئەی بە شێوازێکی دروست ناکاتە ساختەکاری و پلیجاریزم تاوەکو ئێمە کاتێ تەلەبەکە باسیەکە لە لامان بە جۆرێک لە باوڵێن شەرمەزاری بیبینین ئەبێ زۆر ئاسایی ئەو هەستەی لەلا دروست بکەین ئەگەر ئەی بە شێوازە دروستەکە بەکاربهێنی ئەسڵان ئەبێت جێی دڵخۆشی مامۆستا بێت کە تەلەبەیەکی توانیوێتی ئەی بە شێوازێکی باش بەکاربێنێ بە بەراورد بە تەلەبەیەکەوە تەنها ئەی بۆ با بڵێن وەکو نووسری سێبەر بەکارهێناوە خاڵێکی تر کە زۆر گرنگە بە بڕوای من ئەمەیەکە لەو مۆدێڵانەی کە زۆربەی زۆری زانکۆ پێشکەوتوەکانی دنیا ئیشی لەسەرەکەن کە ئەویش بریتە لە ئەی ساندویچ مۆدل واتە ڕەچاوکردنی تەکنیکی ساندویچ مۆدل هەرچەند ڕەنگە تەرجەمەکەیم زۆر بە دروستی نەکرد بێ کورتەی ئەم تیۆرە چیمان پێڵێ بۆ بەکارهێنان و سوود وەرگرتنی ئەی ئەڵێ بەکارهێنانی ئەی وەک ساندویچێک وایە ساندویچێک ینی ئەو لەفەی هەم بەرگرێگە هات بەڵێن سەرەوەی سەمونە و خوارەوەی سەمونە و ناوەڕاستەکەی ئەو گۆشت و ئەو تەرتیباتی هەرچەندیسە ڕەمەزانیشە باسکردنی خواردن شتێکی خۆشە سەرەتای هەمبەرگرەکە کە سەمونونەکەی وە کۆتایی هەمبەرگرەکە ئەم ساندویچ مۆدێڵە پێمانڵێ ئەبێ ئەم دوانیان زادەی
بەرهەمی خودی قوتابیەکە بێت. بەڵام ناوەڕۆکەکەی کە ئیتر گۆشتەکەی و پەنیرەکەی و زەڵاتەکەی و ڕازانەوە و شتەکانە ئەویان زۆر ئاساییە ئەگەر تەلەبە پەنابەرێتە بەر بەکارهێنانی ئەی بە نمونەیەک ئەمە ڕوون بکەمەوە. واتە کات ئێمە ئابێ ئاسایی بێ لە لامان کە تەلەبە هاان بدەین و مۆتیڤیان بکەین کە ئەی بەکار بهێنن مەسەلەن کاتێک ئێوێ برینستۆرم بکە، کاتێک ئێوێ کریتیکال تینکین بکە لەگەڵ ئایەکە ڕاوێژی زیاتر وەربگرێ، مەسەلەن ئێوێ داتایەکی هەیە ئەنالیسیزی بکاشیکردنەوەی بۆ بکە ئەم بیرۆکەکەی بداتێ کەواتە پێدانی بیرۆکە بە تووڵەکانی ئەبێ ئاسایی بێ لە لامان. چۆن ئێستا ئێمە زۆر نۆرمەڵە لە لامان تەلەبەیەک بێت بیرۆکەکانی خۆی لەگەڵ مامۆستایەکی لێ هاتووە لەگەڵ مامۆسایکی بە ئەزممو ناتاوتوێ بکە با لاشمان ئاسایی بێ ئەم بیرۆکانی خۆی لەگەڵ تووڵێکی ئایا تاوتێ بکات بۆی گەشە بە بیرکردنەوەکەی بدا کەواتە ئەبێ ئێمە هانی قوتابی بدەین و نۆرمەڵیش بێ بەلامانەوە کە بیرۆکەکانی لەگەڵ ئایا تاوتێ بکە. بەڵام یەکشت زۆر گرنگە کاتێک ئەم بیرۆکەکانی لەگەڵ ئای تاوتوێەکە و کۆمەڵێک وەڵامی ئەداتێ و کۆمەڵێک ئەنجامی دەسەکەوێت تاپان ئەوە توانێت وەکو گۆشتەکە بەکاری بهێنێت و لە ناو ساندویچەکەیە دایبنێ، بەڵام کۆتاییەکەی کە ینی فینەل پرۆدەکتەکە کە ئەیداتە تەلەبەکە ئەو راپۆرتەیە ئەو سیمینارەیە ئەو پرزنتەیشنەیە ئەو پوختکردنەوەیە ئەو ڤیددیۆ دروستکردنەیە ئەو ئینفۆگرافیک دروستکردنەوەیە ئەرچی تەلەبەکە خۆیەتی کە ئەبێ خوێندنەوە و پێداچوونەوە و تێگەیشتنی بۆی هەبێت. بۆیە زۆر ئاساییە ناو ساندویچەکە بە یارمەتی و بە هاوکاری ئای دروست بکرێت، بەڵام کۆتا پێشکەشکردنی ساندویچەکە کە ینی شیاو بێ بۆی کە کەسێک ئەو ساندویچە بخوات بە هەمان شێوە بەرهەمی ئایش کە شیاو بێ ئێمە بە شێوەیەکی ئەکادمی زانستی لە تەلبەی وەربگرین ئەبێ ئەو دوو بنەمایی تیاابێ کە پێداچوونەوە و تێگەیشتن لە خودی بەرهەمەکە و هەروەها بیرۆکە سەتاییەکە هی قوتابیەکە خۆی بێ، بەڵام کە سوودی لای ئای وەرگرت بێ وەک یارمەتی دەر ئەمە شتێکی زۆر ئاسایی و نۆرمەڵە. آخر سەرنج بۆ ئەوەی کە قوتابی وەکو ڕێسایەکی بنەڕەتی سوود لای ئای وەربگرێ ئەبێ ئەمە قوتابی فێر بکەین کە ڕۆڵی پشکنەری ڕاستیەکان ببینێ، فاکتچێکەر وەربگرێ لە بەکارهێنانی ئای، چونکە ئێمە شتێکمان هەیە لە ناو ئایا کە پێ وترێ وڕێنەی ئای ئەگەر تەرجەمەکەم بەهاڵە کرد بە دروستی کردبێ. وڕێنەی ئای مەبەستمان لە چییە؟ زۆر جار چونکە من لە سەرەتای پێناسەکەیشەوە باسم کردوتم ئای خۆی چییە؟ داتایە، ئەم داتایانە ئامێرێک ڕاهێنانی پێکراوە ئەو خۆی پێشببینیە کات و با بڵێن جەنەرەیتی وەڵامە بۆەکە. ئەکرێ زۆر جار لە نەتیجەی داتای هەڵا یان ڕاهێنانی کەم ئەنجامێکی خراپمان بداتێ، ئەنجامێکی هەڵەمان بداتێ، ئەنجامێکی ناڕاستمان بداتێ. بۆیە ئەبێ ئەم ڕاستیە بە تەلەبەکانمان ڕوون بکەینەوە. هەروەکو نمونەیەک لەسەر بابەتە باسی بکەینەکە چەند دوای نمونەی تریش زۆر باسەکەین. من پرۆمپتێکی هەڵەمدا بە یەکێک لەو توڵانە هاوڕێکیشم بە هەمان شێواز ینی چەند جارێک ئەم شتانە دووبارە بۆتەوە یەکێک لە مامۆستاکانی هاوڕێم ئەو نمونەم زۆر پێجوان بوو بەڕاستی لەم چەند ڕۆژەی ڕابردووە نووسی بووی ئەمەوێت لەگەڵ چاجیبیتە پرۆمپتێکی دابووی ئەمەوێ سیارەکەم پشۆم غەسلەکە دوکانی شوشتنی سیارەکە زۆر دوور نییە لە ماڵی ئەمەوە تۆ پێشنیارم بۆکەی بە پێ بڕۆم یاخود بە سیارە بڕۆم. ڕێک یەکسەر وەڵامی چاجیبیتەکە وتبووی وەڵام ئادەم نزیکە بۆ تەندروستیش باشترە بە پێ بڕۆی ئەی باشە سیارەکە چۆن بشوە. جا بۆیە سیرەکەی لەم کاتانەیە زۆر ئاساییە ئای یعنی بێ ئەم شتە ڕوون بدەین بە قوتابی ئای تووشی هەلوەسە و ڕێنە ئەبێ زۆر جار لە نەتیجەی تەحلیلکردنێکی هەڵە بۆ داتایانەی پێی دراوە وەڵامی هەڵە ئەداتەوە. بۆیە ئەمەش ڕێسایەکی گرنگە کە ئێمە قوتابیان بەردەوام هاان بدەین کە وەکو پشکنەری ڕاستیەکان ئای بەکاربێنن نەک وەکۆی کە بتمانەی 100% پێ بکەن. دەرفەتەکان بەنسبەت مامۆستاوە چۆن سوود لای ئایا بینێ ئەو کۆمەڵێک دەرفەت لەگەڵ ئەم تەکنەلۆژیا تازەیە بۆ مامۆستایان ڕەخساوە کە ئەتوانن سوودی لێوەربگرن بە شێوازێکی گشتی و تەڕەن لە زۆر بوارە مامۆستا ئەتوانێ سوود لای ئای وەربگرێت، بەڵام بە تێگەیشتن و بە ئەزمموی کەسی خۆم من پێم وایە لەم لایەنانەوە مامۆستا ئەتوانێ
سوود لای ئای وەربگرێت بەشێکی لەم نمونانی کەوا لێرە باسم کردووە نمونەی پراکتیکیم هەیە دوایی لە چاتەکە وەڵا ئێستا بۆتاندا ئەنێم بۆی کەوا دواتر تەماشای بکەن ئەگەر تەماشایکی ئەو لینکە بکەن کۆمەڵێک نمونەی تیا هەیە دواتر خۆتان نەتوانن بگەڕێنەوە سەری لەسەر ئەم بابەتانەی کەوا قسەم کردووە یەکێک لەوانە ئامادەکردنی وانەکانە کەم بەڕاستی ئای دەرفەتێکی زۆر باشە بۆ مامۆستا کە ئەتوانێت سوود لای ئای وەربگرێ بۆ نێوکردنەوەی کۆرس بووکە بۆ دانانی پلانیوانەکانە بۆ پرسیاری تاقیکردنەوەیە کە من بە شخصی خۆم زۆر سوودم لێ وەرگرتووە و بەڕاستی ئەنجامی زۆر شۆکێنەری داوە پێم یەکێکی تر لەو تایبەتمەندیانەی کەوا ئێمە توانین سوود لای ئای وەربگرین دروستکردنی ناوڕۆکی بینراوە ئێمە لە ڕێگەی تۆڵەکانی ئایەوە ئەتوانین وێنەی زۆر باش دروست بکەین ئەتوانین ئینفۆگرافیکی زۆر باش دروستکەین ئەتوانین ڤیددیۆ دروستکەین پاورپۆینت دروستکەین و هەتا دوایی یەکێکی تر لەو بوارانەی کە دەرفەتە ئای مامۆستا ئەتوانێت لە سوود لە تۆڵەکانی وەربگرێ دروستکردنی سینناریۆ کەیسی خوێندنە کە من خۆم بە تایبەتی زۆر سوودم لەم لایەنانەیە وەرگتووە بە حکمیەوەی من وانەی کارامەی ئەکادیمیەکان ئەڵێمەوە ساڵانێکی زۆرەوە وانەی ژیری دەستکرد دەڵێمەوە ئەم بەشەم زۆر پێویستە بۆی کە لەگەڵ تەلەبەکانمە بتوانم سینناریۆ کەیسی خوێندن دروستکەم بە ستایلێکی جیاوازتر لەو ستایلانەی کە ئێمە ساڵانێکە لەسەری ڕاهاتوین و وانەی پێڵێنەوە ئێمە زۆر جار شێوازی وانەوتنەوەکانی مامۆستایان یعنی بەداخەوە لەم هەندێک لە مامۆستاکان هەر وابەستن بەو شێوازە تەقلیدی و نەریتیەوە کە یعنی شەرحێکی مومیلی زۆر ئەدەن بە تەلەبە بارگرانێکی زۆر بۆ تەلەبە دروستەکەن یعنی کەمتر پەنابەنە بەر هۆکاری سەرنج ڕاکێشانی تەلەبە و بەشداری پێکردنی تەلەبە و با بڵێن ستودنت سنتەر لێرنینگ کەمتر بەکارێنرێ لێرە تۆ توانی سوود لای ئای وەربگری هەر لە ڕێگەی یەکێک لە پرۆمتێکی زۆر سادەوە داوا لە یەکێک لە توڵەکانی ئای بکەی کە کەیسێکی پراکتیکی یان کێشەیەکی ئەندازیاریان کارگێڕیت بۆ دروست بکە تاوەکو لە ناو پۆلا پێکەوە شیکاری بکەن خۆتان تاقی بکەنەوە ئەبینن کە چەند ئەنجامی سیرت و سەرنج ڕاکێشتانەداتێ یەکێکی تر لەو بوارانەی کە مامۆستا توانێت سوود لە ئای ببینێ لە بواری با بڵێن خوێندنە دانانی پێوەرەکانی هەڵسەنگاندنە بەڕاستی ئێستا ئەگەر سەرنج بدەیت بەڵێن بۆ نمونەوانەی ژیری دەستکرد ئەم ساڵ زیاد کراوە بۆ پرۆگرامی خوێندن من هیچ ئەزمونێکی پێشوەختەم نەبووە لە وتنەوەی ئەموانە و یەکەم ساڵە ئەم دەرسێم وەرگرتووە تەعاانەوە بۆ هەر دەرسێکی تر ڕاستە کە مامۆستایەکی تر یەکەم جاری بێوەری بگرێ من نازانم ئێستا بەڕاستی چ ڕێکارێک گونجاوە بۆ ئەوەی کە من وەکو وێرکلۆت وەکو با بڵێن ئەسایمنت بیدەمە تەلەبەکان بۆی ئەنجامی بدەن بەس پرۆمتێکی زۆر سادە بۆ یەکێک لە توڵەکانی ئای بنووسە بزانە چەند بە جوانی پێوەرەکانی هەڵسەنگاندنت بۆ دیاریەکات و بۆ دیارەکە کە چ پێوەرێک زۆرترین نمرەی لەسەر دابنێت چ پێوەرێک نمرەی کەمتری لەسەر بێ ئەمەش بەڕاستی یارمەتی دەرێکی باشە لە ڕووی توێژینەوەی زانستی و هەڵسەنگاندنی زانستیەوە مامۆستا بەڕاستیە کرێ زۆر سوود لە تەکنیکەکانی ئای وەربگرێت بە تایبەتی لە بواری ڕێزمان لە بواری وەرگێڕان و باشترکردنی داق چ لە بواری سەرچاوی نوێی توێژینەوەی زانستی و هەروەها لە بواری هەڵسەنگاندنی زانستی توێژینەوەکانە طبعاً کێشەیەکی گەورەی زۆری مامۆستایان من بە حکمی کارکردن لە زانکۆی سەلاحەدینە ئەوە بوو بەردەوام بەشێک لە مامۆستایانی بەشە مرۆڤایەتیەکانی یانوت ئێمە زمانی ئینگلیزی نازانین عەرەبیەکان وازح نییە بۆ ئێمە یعنی بەگشتی زمان بووە لەمپەر و بربەستێکی زۆر بۆ بەشێک لە مامۆستایانی بەشە مرۆڤایەتیەکان ئێستا لەگەڵ ئایە ئەو سەردەمە کۆتایی پێهات بەڕاستی یعنی تۆ ئەگەر هەر ئەلفوبێش لە زمانێکی بیانی نەزانیت ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی پرۆمتێکەوە لێشێک لە توڵەکانی ئای بەتایبەتی ئەوەی کە بۆ زمانی کوردیەکەی زۆر بەهێزە جێمێنای بە پلەی یەکەم مانەس بە پلەی دووهەم گرۆک بە پلەی سێم هەرچەند گرۆک لە کوردستانە ئیش ناکای لامەگەر لەگەڵ VPN بەکاریبێنی یان ئەکاونتێکی ئکس ینی ئەکاونتی تویتەرت هەبێ لە ناو تویتەر ئەتوانی گرۆک بەکاربێنی و کە بێ بەرامبرنەوە بەڕاستی ئەوانە کوردیەکەیان سەرسوڕهێنەرە یعنی تەسەور ناکەن تەنانەت لەهجەکان و شێوەزارەکانیشی تایە من خۆم بە حکمیەوەی خەڵکی هەڵەبجەم هەورامیەکەم خراپ نیە ینی تەسەور کە تەنانەت
مانەس و کلۆد و جێمێنای شێوەزاری هەورامی شتێکن، یعنی پرۆمتم بە هەورامی نووسیوە، باوەڕتان هەبێ وەڵامی داومەتەوە بە هەورامیەک ئەڵێ کە ئەمە چەند ساڵە هەر لە هەورامانە ژیاوە، ئەم تووڵە و لەوەیە گەورە بووە. بۆیە مامۆستا توانێت زۆر لەم لایەنەوە سوود وەربگرێ کاتێک کە تۆ توێژینەوەیەک بە زمانێکی بیانی بنووسی، بە ئینگلیزی بنووسی، بە عەربی بنووسی، یان هیچ نەبێ بۆ ئامادەکردنی پوختەی توێژینەوەکانمان بە زمانی عەربی، بە زمانی ئینگلیزی، ئەگەر توێژینەوە بە زمانی کوردیش بنووسی، ئەرە ئەو دوو پوختەیە لێ داواکراوە. بەس لە ڕێگەی پرۆمتێکی ڕێکەوە پێی بڵێ ئەم پوختەیەم بۆ وەربگێڕە، بزانە چ وەرگێڕانێکی دروستت بۆەکە، یعنی زۆر زۆر کاراسانیەکە. یان مەسەڵەن بۆ نمونە تۆ لە بواری با بڵێن توێژینەوەی زانستیە، تۆ پێداچوونەوە بە توێژینەوەکانی پێشوا هەیە، تۆ ئەگەر بتەوێت مەسەڵەن تێبگەی ئەو خاڵانی کە بۆ تۆ گرنگە وەک توێژەرێک سوودی لێوەربگری، ئەتوانی بەڕاستی لە ڕێگەی توڵەکی بۆ پێداچوونەوەی توێژینەوەکانی پێشوو زۆر زۆر سوودی لێوەرەگری و هەتا دوایی. بەشێکی تری ئەم توڵانەی AI کە ئێمە ئەتوانی سوودی لێوەربگرین لە بواری کەمکردنەوەی کارگێڕی و ڕۆتیناتی کارگێڕیایە، کە مەسەڵەن زۆر جار یەکێک لەو شتانەی کە بۆ ئێمە ینی تۆزێک پشتێکی ڕۆتینی بوو، نووسینی نامەیەکی فەرمیە بۆ سەرۆکی بەش، بۆ ڕاگری کۆلێژە، بۆ سەرۆکی زانکۆیە، بۆ وەزیری خوێندی باڵایە، یان نووسینی سەپۆرت لێتەرێک یان ڕێکۆمەندیشن لێتەرێکە بۆ قوتابیەک، کە ئەمانە بەڕاستی کارێکی ڕۆتین و زۆر دەندێک جار وەختی لێ ئێمە برد. ئێستا لە ڕێگەی پرۆمتێکی زۆر زۆر سادەوە ئەتوانی ئەم نامانە بە جوانترین شێوە ئامادە بکەیت و تۆ تەنهای بەس پێداچوونەوەیەکی کۆتاییەکەی بۆکەیت و ئیشەکەت بە تاواتی بۆ ئاسانەکە و ئیشەکەت بە تاواتی بۆ ڕوونەکاتەوە. تەوەرێکی تر کە پێم باشە قسەی لەسەر بکەین، ئەو ئاڵنگەریانەی ئایە کە لە دەستپاکی ئەکادیمیە هەمانە. بەڕاستی ئێستا سەردەمی کۆپیپەیست کۆتایی هاتووە. مەبەستم لە چییە سەردەمی کۆپیپەیست کۆتایی پێ هاتووە؟ یعنی ئێمە جاران ترسمان لەوە بوو کە قوتابی بۆ حازرکردنی ئیشەکانی، بۆ ئامادەکردنی ئیشەکانی با بڵێن پەنا بەرێتە بەر کۆپیپەیستی ئەو سەرچاوانەی کەوا لە ئینتەرنێتەوە دەستیەکە و بەڵام ئەمڕۆ قوتابی هەر خۆی وازی لە کۆپیپەیستیان ناوە. ئێستا قوتابی هەر ئیشێکی ئەدەیتێ، طبعاً ئەوە باسم کرد هۆکارەکەی چی، هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە بەڕاستی لەبەرەوەی ئەم ئایە لە پڕا خۆی کرد بە ناوەندەکانی خوێندنا و بە جیهانە و بڵاو بوویەوە، هیچ ئامادەسازیەکی بووای ئەو توی بۆ نەکرابوو، بۆیە سەیرەکەی بەشێک لەو قوتابیانێکەوە کارامەییان هەیە لە بەکارهێنانی تووڵەکانی ئایە، ئێستا بەبێ ئەوەی بیر بکاتەوە یەکسەر راپۆرتەکانی بە ئای ئامادەکە، سیمینارەکانی بە ئایەکە، توێژینەوەکان بە ئای دروستەکە، یعنی هەموو شتانی کە تۆ لە تەلەبەی داواکەی بە کورتیەکەی ئەو هەروازی لە کۆپیپەیستیان ناوەسار باوەڕی بە کۆپیپەیستنی یاکسەرە چێ پەنابە بۆ تووڵێکی ئای و بەدڵنیاییشەوە کە ئەگەر بۆ کوتم کۆمەڵێک ڕێکار هەیە ئەمە نەیگرینەبەر ئەو شتانە ئەشارێتەوە. ئاڵنگەریەکی تر کە بەڕاستی ئەمەیان ئەتوانم بڵێم تا ئێستا چارەسەر نەکراوەی تر نازانم لە داهاتووە ئەمە چی لێ دێت و بەرەو چه ئاراستەیەکە ڕوە، کە ئەویش بریتە لە ئاشکراکردنی دەستپاکی ئەکادیمی ئەوەی کە بە پلیجاریزم ناسراوە. طبعاً لە ئێستاە بەرنامەکانی ئاشکراکردنی دەستپاکی ئەکادیمی، یعنی ئەوەی کەوا دیتێکتی پلیجاریزمەکە وەکو تێرنتن و ئای دیتکتەرەکان، لەبەرەوەی کەوا ئێستا تووڵەکانی AI ئەوەندە پێشکەوتون، ئەوەندە داتا و ترێنینیان پێکراوە بە جۆرێک ئەو با بڵێن ئەنجامەتە داتێ و وەڵامەتە داتێ، زۆر جار با بڵێن ئامرازەکانی ناسینەوەی پلیجاریزمیش ئەکەونە هەڵەوە. یعنی هەر چەند نمونەیەکی زۆر بەرچاو هەیە لەسەر ئەم بابەتە، یعنی لە یەکێک لە وێبسایتەکانە بۆ هەواڵێکم بینی دەستوری ئەمریکایان دەهبوو بە یەکێک لەو با بڵێن AI دیتێکتەرانە وەڵامەکەی نووسی بوو ئەمە بە AI نووسراوەتەوە، بە شەرتێ لە کاتێک ئەو دەستورە وەختێک نووسراوەتەوە AI قسە و باسیشی لەسەر نەبووە. زۆر جار بۆیە سەیرەکەی زۆر جاری وا هەیە بەهۆی ئەو با بڵێن وڕێنە با بڵێن وڕێنەی ئایەوە یاخود ئەو هەلوەسانەی کە ئایکە شتێکەوە بەرهەمی تەلەبەکەیە یان بەرهەمی مامۆستاکەیە، ئەم لێرەوە بە پلیجاریزم دیتێکتێکە کە ئەمە گرفتێکە و هەندێک جار بەعکسەوەیە کە بابەتەکە ئەمەنە باش هیومەنایز کراوە
توڵەکە ئەمانە پێشکەوتووانە بەرهەمە کۆتاییەکەی داوە بە مامۆستاکەیان بە تەلەبەکە کە با بڵێن بەرنامەکانی ئاشکراکردن ناتوانن بیناسنەوە. بۆیە لێرە یاسیرەکەی جۆرێک لە ناداتپەروەری دروستە بێت کە هەندێک جار ڕەنگە مامۆستایە گیان قوتابیەک تۆمەتبار بکرێ بەوەی کەوا ئای بەکارهێناوە کە وانە و بە پێچەوانەشەوە جاری وا هەیە قوتابیە گیان مامۆسایەک ئای بە با بڵێن بە جۆرێک بەکارهێناوە کە ئەم تووڵانەی ناسینەوەی پلیجاریزم ناتوان بیناسێتەوە و بەسەریشماناتیە پەڕێ بۆیە ئەمە یعنی یەشێکی تر لەو گرفتانی کە ئێستا لە سەردەمی ژیری دەستکردا هەیە کە بێ زۆر هەڵوەستەی لەسەر بکرێت و با بڵێن ڕێگە چارەیەک گونجاو لانی کەم بۆ ئەم بابەتە بدۆزرێتەوە. یەکێکی تر لەو بابەتانی کە ئێستا بەڕاستی ئاڵنگەریە لە دەستپاکی ئەکادیمیاویش سەرچاوی ساختە وەهمیە فەیک سایتیشن. زۆر جار ئایەکان سەرچاوە و لینکی خەیاڵی دروست دەکەن کە لە ڕاستیە بوونیان نییە. ئەمانە هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کوتم ئەم ئایا وا ترێنین کراوە کە ئەو داتایانەی دراوە پێی وا ترێنین کراوە بەشێکی زۆر لای ئایەکان یعنی بەگشتی ئەگەر بەکارتان هێنابێ بەشێک لەو مامۆستایانی کە لە سمینارەکە ئامادەن هەموو ئامانجی کۆتایی ئەم تووڵانەی ئای ئەوەیە کە تۆ دڵی تۆ ڕازی بکە یعنی دڵی ئەو کەسەی کەوا پرۆمتەکەی بۆ نووسێ و ئێوێ لەگەڵ ئایەکە قسە بکات یعنی بە هەر شێوازێک بێ ئەو ئەبێت دڵی تۆ ڕازی بکە یعنی چەند جار تۆ لی تووڕە بە بڵێ ئەو شتەی کە تۆ داوتە پێم وانە تۆ لە هیچ تێ ناگەی ئەو هەر خۆی بە زمانێکی زۆر نهونیان جواب تەیاتەوە هەرچۆنێک بێ تۆ قەنەعەت پێ بکە. جا بۆیە ئەم لە نەتیجەی ئەم ترێنین زۆر پێکردە بە با بڵێن تووڵەکانی ئای جاری وایە تۆ بە دوای سەرچاوەیەکە ئەگەڕێیت سەرچاوەکەی دەست ناکەوێت بەڵام ئەم بۆ ئەوەی تۆ قەنەعەت پێ بکە و تۆ با بڵێن هەپی بیت و دڵە خۆش بێ کە سەرچاوەکەی بۆ پیا کردووی یەک جۆرە سایتیشنت بۆ ئامادە ئەکات کە هەرچۆن تەماشای بکەیت نازانی بەڕاستی کە ئەم سەرچاوەیە ئەستان هەربوونینە یعنی ڤۆلیۆمت بۆ نووسێ ژماری لاپەڕەت بۆ نووسێ دیۆئایەکەت بۆ نووسێ وێبسایتەکەت بۆ یعنی هەمووی زۆر ینی بە شێوازێکی ئەمەنە دروست و جوان و سەرنجڕاکێش بۆ تەنووسێ کە تۆ یعنی هەر کە سەیرەکەی یەکسەر باوەڕەکەی ئەگەر بێت و با بڵێن سەلیقەیەکی تێگەیشتنت نەبێ لە با بڵێن هەلوەسەی ئای و وڕێنەکانی ئای یەکسەر قەنەعەتەکەی کە ئەمە بە فعلی سەرچاوەیەکە و ڕاستە و ئەم شتە بوونی هەیە بۆیە بەڕاستی ئەمە بە تێگەیشتنی من وەکو توێژەرێکی ئەم بوارە ئەم سێ ئاڵنگەریانە لە بەردەم ئایا هەیە کە من هەوڵم داوە لە ڕێگەی چەند با بڵێن خاڵێکەوە ڕێگە چارەی ئەم بابەتانە لەگەڵ ئێوەیە دەردەشە بکەم و بڵێن شەنوکەوی بکەین تاوەکو ئێمە هەمومان پێکەوە بگەینە ئەنجامێک چۆن بەسەر ئەم بربەست و ئاڵنگەریانەیە با بڵێن زاڵ ببین و چارەسەری بۆ بکەین. ڕێگە چارەکان بە تێگەیشتنی من با بڵێن سەرەکی ترینیان ئەوەیە کەوا ئێمە ئەبێ لە دەواازەیەکەوە دەست پێ بکەین کە ئەوژە بێ بەڕاستی ئەمەی مامۆستا شێوازی هەڵسەنگاندنمان بگۆڕین یعنی ئیتر دەرفەتێک نەماوە بۆی کەوا ئێمە هێشتا هەر لەسەر ئەو باوەڕە بین کە شێوازی هەڵسەنگاندنی نەریتی و شێوازە تەقلیدیەکە بەکاربێنین یعنی لە بەردەم دووڕیانەکەین ئیتر ئەبێ بڕیاری یەکلاکەرەوە بدەین کە لە ناو زانکۆکانە و لە ناو هەموو ناوەندەکانی خوێندنە ئەبێ شێوازی هەڵسەنگاندن گۆڕانکاری بەسەرا بێت. مەبەستمان لە گۆڕانکاری لە شێوازی هەڵسەنگاندنا چییە؟ من لە چەند خاڵێکەوە ئەم بابەتانە ئەخەمە ڕوو و ئیتر دەرفەت بۆ پرسیارکردنی ئەوەی خۆشەویستە خەمە ڕوو. یەکەمیان ئەبێ یەکێک لەو ڕێگە چارانەی کە ئێمە ئەبێت پەنای بۆ ببین گۆڕینی ڕۆڵە مامۆستا بێ ڕۆڵەکەی بگۆڕێت بەڕاستی بەو ڕۆڵە تەقلیدی کە لە پێشترا هەمان بوو ئێستا بێ ڕۆڵێکی تر وەربگرین کە ئەویش ئەوەیە مامۆستا لە خاوەنی زانیاریەوە بێتە ڕێنیشاندەر چونکە
پێشتر ئەتوانم بڵێم پشتی شێری سەرچاوی زانیاری لە ناوەندەکانی خوێندنا مامۆستا بوو. مامۆستا بۆ خۆی لەبەرەوەی کەوا ئاستێکی زانستی باشتر و دنیابینیەک و ئەزمونێکی فراوانتری هەبوو بۆ پرۆسی خوێندن، ئێمە دەسەڵاتی زانیاریمان لەدەست بوو لە ناوەندەکانی خوێندنا. بەڵام ئێستا ئەو دەسەڵاتی زانیاریە ئەبێ تێبگەینەوە کە ئێستا ڕۆڵەکەمان گۆڕاوە. ئەو زانیاریانەی کە ئێمە پێشتر دەستمان پێگەیشت ئێستا قوتابی زۆر لێمە باشتر دەتوانێت دەستی پێ بگا، بە تایبەتی ئەو قوتابیانەی کەوا ئاشنایەتێکی باشیان هەیە لە بەکارهێنانی تووڵەکانی ئەیە. بۆیە ئێمە بێت لەوە تێبگەین و بەلاشمانەوە ئاسایی بێت کە ڕێنمایی کە زانیاری قوتابیەک لە زانیاری مامۆستایەک زیاتر بێت، چونکە سەردەمەکە بۆ خۆی لێشاوێکی لە زانیاری یعنیسە تۆ تەسەور کە هەر بە نمونە تەماشا بکە تووڵێکی AI کە ڕاهێنانی پێکراوە لەسەر ملیۆنان سەرچاوی زانستی لە بوارێکی دیاری کراوە، قوتابی کە ئەم تووڵەی لە بەردەستا بێت چۆن من ئەتوانم بەراوردی کەم بە زانیاریەکی خۆم کە کاتی خۆی کە ئێمە کاتێک کتێبێکمان دەسەکە و بە زمانی عەرەبییان بە زمانی ئینگلیزی لە کتێبخانەکانە ئەبواە ئەو هەموو تۆز و خۆڵی کتێبخانەکان بگەڕاینایە و ڕەفەکانمان چێک کردایەتەوە جا ئەو شێوازی گەڕانەی ئێمە کە لە کتێبخانەکان جاران ئەمان کرد هەندێک جار تەسنیفاتی مەکتەبەکان باش نەبووانە کاتێکی زۆرمان لێ ڕۆی تاوەکو دوو لاپەڕەمان دەسەکەوت کە ئیشمان پێ بوو. بەڵام کویستم ئێستا بە ملیۆنان سەرچاوە لە تووڵێکی AI داخل کراوە. تەلەبە ئەتوانێت بە کلیکێک بە پرۆمتێکی زۆر سادە بڵێ ئەو کتێبم بۆ پوختکەرەوە لە پەرەگرافێکی لە 5 پەرەگرافە بۆت پوختکاتەوە هەموو خاڵە گرنگەکانی ئەداتێ. بۆیە ئێستا دەسەڵاتی زانیاری لە لای مامۆستان نەماوە. مامۆستا ئەبێ باوەڕی بەوە هەبێ ڕۆڵی لە خاوەنی زانیاریەوە گۆڕاو بۆ ڕێنیشاندەر. بۆیە لەم کاتەیە ئێمە ئەبێت تێبگەین لەوەی کەوا لەگەڵ گۆڕینی ڕۆڵەکەشمانە ئێمە بەڕاستی نابێت تەنها گوێزەرەوەی زانیاری بین، بەڵکو لە بریەوە مادەم ئێستا ڕۆڵەکەمان بۆتە ڕێنیشاندەر ئیشی ئەومان هەیە کەوا ئێمە خەریکی بەڕێوەبردننی گومان بین لە لای تەلەبە، چۆن تەلەبە ڕابێنین گومانی هەبێ لە سەرچاوەکانی AI. ئەبێت تەلەبە فێر بکەین لەوەی کەوا AI گوگل نییە سێرچ بکات. مەسەلەن ئیسا ئێمە جاران کە سێرچمان لە گوگڵ کرد، گوگل تەنها ئەو ئەنجامەی ئەدایتێ کە هەبوو، یعنی لە شوێنێکە لە کتێبخانەیەکە لە با بڵێن لە گوگل سکولارێکە لە شوێنەکە ئەپلۆد کرابوو ئەو ئەنجامەکەی ئەدا پێمان. بەڵام AI کاتێک کە تۆ سێرچەکەی لە AI تەنها ناگەڕێ بۆت، هەندێک جار خۆی لە نەتیجەی ئەو سەرچاوانەوە کە دەستی کەوتووە شتێکت بۆ دروستەکە، یعنی خۆی بە بڵێن سەرچاوی تازت بۆ بەرهەمهێنێ. یعنی مەسەلەن تۆ بۆ نمونە سێرچێکەکەی بۆ با بڵێن ئابووری میدیا، ئەو نایە تەنها ئەو کتێبانە بگەڕێکە لەسەر ئابووری میدیا نووسراوە، ئەو بە جاری وایە پرۆمتەکە واکات دە سەرچاوە لەسەر ئابووری میدیا ئەخوێنێتەوە یەکسەر ئەنجامەکەی تەداتێ. هەنی تەنانەت ئێستا گەر سێری دیقەتی سێرچی گوگڵتان دابێ بەشی یەکەمی سێرچەکە تایبەت کراوە بە ئەنجامی AI، یعنی پێت ناڵێ ئەمە لەکوێوە هاتووانە، خۆی یەکسەر ئەنجامێک تەداتێت تێگەیشتنی خۆی بۆ ئەو گەڕانەی تۆ ئەخاتە ڕوو. کەواتای بێت تەلەبە تێبگەێنین کە ئەمەی AI ئەیکات تەنها ئەوە نییە سەرچاوەیەکی بینی بێتەوە و یابێتی پێمان، زۆر جار خۆی قسە ئەدا پێمان کە ئەسڵەن لەو سەرچاوەیە بوونی نەبووە. یەکێکی تر لەو شتانی کە ئێمە ڕۆڵەکەمان گۆڕا لە خاوەنی زانیاریەوە بۆ ڕێنیشاندەر ئەبێ بەڕاستی تەلەبە فێری AI لێتریسی بکەین کە خوێندەواری تەکنەلۆجی و خوێندەواری AI زۆر گرنگە. طبعاً بە پلەی یەکەم مامۆستابێ خۆی فێری خوێندەواری AI. مەبەستمان لە خوێندەواری AI چییە؟ طبعا زۆر جار قسەیەکە کرێت کە AI بێ ئیشمانەکات و AI لە داهاتوە وەکۆی سە مەسەرەن یەکێک لەو بۆچوونە با بڵێن ڕەشبینانەی کە ئیلۆن ماسک باسیێکە. ئیلۆن ماسک هیچێک لە بۆچوونەکان و لە دوانەکانیەکەی تر خۆتان نەزان ئیلۆن ماسک چی کردووە لە مەجاالەیە ئەڵێ لە داهاتووە ئیشکردن ئەبێتە با بڵێن حەز و خولیا ها چۆن ئێستا ئێمە بڵێن حەزمان لە شاخەوانێت خوا با بڕێن شاخەوانیە بکەین یا حەزمان لە مەلەوانێ بچین مەلەوانیە بکەین. ئەڵێ لە داهاتوە ئیشکردن وای لێت، یعنی هەموو ئیشەکانمان ئەیکە
ئەگەر خەڵک بۆ حەزی خۆی ها بۆ مەسەن بۆ ئینجۆیکردن بۆ کات بەسەربردن بڵ ئەتخوا بچم داوامێکی دایرە بکەم یا مەسەن دەرسێک بڵێمەوە ئیلۆن ماسک واڵێ جا بۆیە من باوەڕم نییە طبعاً ئەو بۆ چوونەی ئیلۆن ماسک بەو شێوازە بێت و ناشزانم یعنی ئەمە من ئێستا لێرەیە ناتوانم بەرگری لەوە بکەم بڵێم ئاوای لێ دێ یاخود ئاوای لێ نایەت بەڵام لانی کەم لەوە دڵنیام بۆی کە ئەوش بۆ ئێوە ڕوون بێ لە داهاتووە ئەو مامۆستایانەی کەوا ئەزانن AI بەکار بهێنن شوێنی ئەو مامۆستایانە ئەگرنەوە کەوا نازانن AI بەکار بێنن ئیتر ئەم بابەتە چ بە ڕاستی و بە فیزیکەڵی بێت یاخود بە معنەوی بێت یعنی مەبەستم لە چییە بە معنەوی یعنی کاتێک کە مامۆستایەکە چێتە پۆلەوە و ئاشنانیە و خوێندەواری AI نییە و ئاشنانیە بە بەکارێنانی تووڵەکانی AI وانەکانی بۆ تەلەبە بێتە شتێکی بەدیهی و تەنها وەکو تەلەبە دێت کات بەسەرەبا لە دەرسەکان تا ینی ئەگەر بێت و ئێمە ئەم هەنگاوە نەنین و خوێندەواری ئایمان نەبێت. خاڵێکی تر لە ڕێگە چارەکان ئەوەیە کە ئێمە لە بابەتی هەڵسەنگاندنە ئێمە بێ لە جیاتیەوەی ئەنجام هەڵسەنگێنین پرۆسەکە هەڵسەنگێنین کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەمەوێ لەگەڵ ئەوەی ئەزیزا دوای گفتوگویشی قۆڵی لەسەر پێنج چکە ڕەنگە ئەمە زۆر قسە هەڵبگرێت. جارێ ئێستا ئەمە هەر لە واقعی خۆمانە هەر مامۆستایەکی زانکۆ بە شێبازێکی گشتی ئەگەر لی بپرسی ئامانجی تۆ چییە لە وتنەوەی ئەم وانەیە یەکسەر بەبێ دوو دڵی پێتەڵە تێگەیشتنی قوتابیەکان باشە زۆر بمان ئەم وەڵامە ئەڵێ باشە بەڵام ئەگەر بینە سەر واقعی پراکتیزەکردنی ئەم قسەیە سیرەکەی هەر خۆی لە پراکتیزەکردنی دەرزوتنەوەکەی ئەستەکەی ئەمەوانیە چۆن ئەمەوانی سەر ڕەنگە بڵێن هەردەوان چۆن ئەم ئارگومنتە بەکارهێنێ بەشێکی زۆر لە مامۆستاکان بەشێکی زۆر نانی بەشێک لە مامۆستاکان بەوە تۆمەتبارەکە کەوانی ئەگەر مامۆستا ئامانجی ئەوە بێت یعنی ئامانجی کۆتایی تێگەیشتنی قوتابیەکان بێت ناچێت ئەو هەموو لاپەڕە مەلزەمەیە بدا بە تەلەبە چکە کە من مەلزەمەم دا بە تەلەبە یعنی چی یعنی تووڵەکەی ئەیایمدا یعنی ئەنجامەکەم دا بە تەلەبەکە چونکە من بڕیارم داوە بە تەلەبەکەم وتووە علم لەناو ئەم چەند لاپەڕەی پرزنتیشن و مەلزەمەکانە هەیە کەواتە من ئامانجم لەوە نەبووە تەلەبەکەم تێبگا ئامانجم لەوە بووە تەلەبەکە ئەم چەند لاپەڕی مەلزەمە زەبت بکە کە ئەمەش ڕێک ئەو شتەیە کە ئێستا ئایکە ئێ باشە بۆ AI پێمان ناخۆشە بۆچی بۆ ئیشەکەی خۆمان بەلامانەوە ئاسایی ئێ ئێستا چی بکەین یعنی وەکو ڕێگە چارە ئێمە لە جیاتی ئەوەی کە تەرکیزمان لەسەر ئەنجام بێت با تەرکیزمان لەسەر پرۆسەکە بێ یعنی چی تەرکیزمان لەسەر پرۆسەکە بێ یعنی ئێمە لەگەڵ تەلەبەکە بین لە ئەنجامدانی ئیشەکانیە یعنی کاتێکەوە تەلەبەیەک داوای لە راپۆرت لە تەلەبەیەکەکەین مهم نەبێ راپۆرتەکەمان بداتێت چونکە تەلەبەکە توانێت بەیەک پرۆمت و بە 10 ثانیە راپۆرتێکی دەلاپەڕیت بۆ حازرکە بەڵام ئەوەی کە بەلامانەوە گرنگە بزانین چۆن تەلەبەکە ئەم راپۆرتی حازر کرد ئایا خۆی کردوێتی یان هاوڕێکی پرۆمتەکەی بۆ نووسیوە ئێمە نەبێت گرنگ بێ بەلامەوە کە تەلەبەکە خۆی پرۆمتەکە بنووسێ خۆی راپۆرتەکە ئامادە بکە خۆی بزانێت تووڵەکانی AI بدوێنێ کەواتە ئێمە ئەبێ بەڕاستی واز لەوە بێنین کە ئەنجامی قوتابی هەڵسەنگێنین ئەبێ پرۆسەی ئەنجامدانی ئەکتیڤیتیەکە هەڵبسەنگێنی جارە هەر خۆی ئەسڵەن بۆلۆنیا پرۆسس کە ئێستا لە زۆربەی زۆری زانکۆکانە جێبەجێ ئەکرێت و لە زۆربەی زۆری بەشەکانە جێبەجێکرێت یعنی هەدەفی ئەم وەرکلۆدانە چی بوو کە هات بۆ تەلەبە کە بەداخەوە ئێستا بەشێکی زۆری بەشەکان ئەوەندەی من ئاگام لێە بە حکمی کە من سمینارێکی زۆرم دەربارەی بۆلۆنیا پرۆسس لە بەشە جیاوازەکان ئەنجام داوە ڕێک سیستەمی ساڵانەکەیە هاتوون تەنها کەڤەرەکەیان ناو لێناوە بۆلۆنیا پرۆسس ئەگینا وەرکلۆدەکان هەر بە ئەوکو زمانی زووە کرێت و هەر عینن شتەکانی پێشترەکە هیچ گۆڕانکاریەک نەکراوە لە کاتێکا تۆ بێ هەموو وەرکلۆدێک لەسەر بنەمای ڕوبرک ئەنجام بدەیت ئادی بزانام چەند لە مامۆستاکانی ئێمە لە زانکۆیە ڕوبرکیان بۆ وەرکلۆدەکان داناوە کوا ڕوبرکی سمینارمان کوا ڕوبرکی جارە ئەسڵ سمینار سێتە لە بەمان پێکەوە داناوە بە گروپ سمینار پێشکەشەکەنم پێشەکێکەیەڵێ ئەم ناوە ڕاستەکەیڵێ ئەمە کەی بنەمای جێبەجێکردنی بۆلۆنیا پرۆسسە ئەمانە هەموو هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئەزیزان هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئێمە بەردەوام فۆکەسمان لەسەر ئەنجام بووە کاتێتە لە بە شتێکمان بووە کە ئەسڵان تێگەیشتنمان واز لێ هێناوە بۆیە هەموو هەڵسەنگانەکانمان لەسەر ئەنجام بووە لەسەر پرۆسەکە نەبووە. خاڵێکی تر
کە وەکو ڕێگە چارەیەک ئێمە لە بەکارهێنانی ئایا وە لە شێوازی هەڵسەنگاندن ناتوانین گۆڕانکاری تیا بکەین پەرەپێدانی بیرکردنەوەی ڕخنەگرانە و هەڵسەنگاندنی هەلوەسەی ئای و ڕێنەی ئایە چۆن ئەمیشە چۆن نەکرێت تەمان من تۆزێک پێشەستش باسی ئەوم کرد کە ئای ئەکرێ کەوێتە هەڵەوە و ئیشکرێ ڕاست بێ بە نمونە ئەسایمنتێکە دەمە تەلەبەکان راپۆرتێکیان ئەدەمێڵم راپۆرتێکم بۆ ئامادەکە بە پرۆمتێک ئەمە قوتابەکە راپۆرتەکەی ئامادە کردو بە 10 ثانیە حازری کرد کاتێک کە راپۆرتەکەی بۆ هێنا من راپۆرتەکە تەمان و کوتم ئەنجامە هیچ بەلامەوە گرنگ نییە یەکەم بەلامەوە گرنگە بزانام قوتابیەکە چی بیرۆکەیەکی بەکارهێناوە بۆ نووسینی پرۆمتەکەی تاوەکو ئەو راپۆرتەی بداتێ ئەوەی وەکوتم تەکنیکی ساندویچ مۆدێڵەکە بەکارهێنم لەوێ ئەپلایەکەم دووهەم دێم چیەکەم بۆی کەوا کریتیکال تینکین و با بڵێن بیرکردنەوەی داهێنەرانە بە قوتابیەکان ببەخشم ئەوەی ئەڵێم ئادەی وەرە ئەو تەلەبەی کە خۆی راپۆرتەکەی ئامادەی کردووە ئەڵێم وەرە بزانم تۆ ئەتوانی لە پۆلا تەمانەوە بکرێت وەرە بزانمەتوانی چەند هەڵە لەم راپۆرتەیە بدۆزیتەوە ئیتر هەڵەکان بە هەموو شێوازێک هەڵی زمانەوانیە هەڵی سەرچاوە دۆزینەوەیە هەڵی با بڵێن زانستیە هەموو جۆرەکانی هەڵ ینی بە نمونە تۆ راپۆرتێکە ئامادە کردووە بڵێن پرۆمتێکت داوە بە چاجیبیتی هەڵی فلانە تیۆری لە ساڵی 2020 لە توێژینەوەی فلانە توێژارە باسکرا وەرە با پێکەوە چێکی بکەین بزانین ئایا ئەمە تا چەند ڕاستە ئیتر ئالێرەیە ئۆتۆماتیشی تەلەبەکانت ڕاهێنی بەبێ ئەوەی خۆشت هەستی پێ بکەی بەبێ ئەوەی تەلەبەکەش هەست پێ بکە تەکنیکی کریتیکال تینکین لەوانەکان تا جێبەجێەکەی ئەگەر چی ئەو تەلەبەیە ئەو راپۆرتەی زادەی بیرکردنەوەی خۆی نییە و بە ئای نووسیوێتی بەڵام شێوازی هەڵسەنگاندن و خوێندنەوەی بۆ راپۆرتەکە ئەبێتە زادەی بەرهەمهێنانی خۆی و تەکنیکی کریتیکال تینکین و شێوازی بیرکردنەوە لە قوتابیان بەهێز و پتەوترەکە خاڵێکی تر کە بەڕاستی ئەمە ئەرکی ئێمە قورسەکات ڕەنگە بەشێک لە مامۆستایان لەگەڵ ئەم بابەتەیان نەبن بەڵام ئیتر وەکوتمەوەکو ڕێگە چارەیەک و تێگەشتنی منەکرێ ڕای جیاوازی شەبێ بەڕاستی لەم سەردەمەی ئایا وەکوتم مادەم ئێمە هەڵسەنگاندنمان لەسەر بنەمای ئەنجام نییە لەسەر بنەمای پرۆسەکەیە ئەبێ بگەڕێنەوە بۆ تاقیکردنەوە تەقلیدیەکان بەڕاستی یەک لەوانە تاقیکردنەوەی زارەکیە شەفەیە تاقیکردنەوەی بەرگریە چۆن یعنی نمونە بێنینەوە معنی بۆکوتم تۆ ئێستا هەر چالاکێک داوا لە تەلەبە بکەی سیمینارە راپۆرت هەر چیەکە ئینفۆگرافیکە شیکردنەوەی داتایە پوختکردنەوەی کتێبە هەرچی داوا بکەی تەلەبە توانێت بە پرۆمتێ بە ئای بیکە ئەی باشە من چۆن پرۆسەکە هەڵسەنجێنم ئەبێ شێوازی تاقیکردنەوەکانمان بگۆڕین بە نمونە بە تەلەبەکەڵێن راپۆرتێک بنووسە باشە ئەمە راپۆرتەکەی نووسی بەڵام تۆ بێ لە ناو پۆلدا لە ماوەی 5 خولەکە بتوانین بەرگری بکەی لەم راپۆرتی کەوا نووسیتە تەلەبەکە مەجبورە بێ لە ناوڕۆکی راپۆرتەکە تێبگا ئەجینا چۆن نتوانێت لە 5 خولەکە بۆ تۆی باس بکە ڕاستە ئەرکەکە قورسە بەڵام ئێمە یعنی ئەبێ میکانیزمی بدۆزینەوە بۆ ئەم بابەتە بۆی ئەمەیەکێکە لەو ڕێگەیانی کەەوە شێوازی تاقیکردنەوەکان بگۆڕین زۆر سەرکەوتوانە ئەتوانین با بڵێن بەسەر و ئاڵنگەریانەیە زاڵ ببین خاڵێکی تر کە ئەمەیان ئەتوانم بڵێم ڕێگە چارێکی کاتیە و وابەستەیە بە زیرەکبوون و ژیرتربوونی تووڵەکانی ئایەوە بەڵام بۆ ئێستا ئیشی خۆیە کات یعنی هەتا ئەم لەحزەی کە من بۆ ئێوەی بەڕێز قسە ئەەکەم ئەم ڕێگایش ئەتوانی بەکاربێنین ئەوەیە کاتێک کە تۆ ئەگەر بتەوێ هەر تەلەبەکە بە شێوازێکی دروست ئاڕاستە بکەیت چکە وەکووتمان ئیشی ئەمە بەڕێوەبردننی گومان و دروستکردنی خوێندەواری تەکنەلۆژی وای ئاە ئەوەیە کاتێک کە داوای ئەسایمنتێک لە تەلەبەکەی داوای چالاژیەک لە تەلەبەکەی ئەبێت وابەستەیانکەین کەوا بیبەستینەوە بە واقعێکی لۆکەڵیەوە مەسەلەن بۆ نمونە کاتێک کە داوای راپۆرتێکیان لەکەی بڵێ لەسەر هەولێر بۆم بکە یا مەسەلەن لەسەر ژینگەیەک بێت کە ژینگەکە لۆکەڵی بێ عادەتەن ئەو داتایانەی کە داخلی تووڵەکانی ئای کراوە چونکە زۆربەی زۆری جەنەرێتیڤ ئایەکان کە ئێستا تەلەبە و مامۆستا و من و تۆ ئەم و ئەو پشتی پێبەستێ هەر هەمووی زادەی بەرهەمی کۆمپانیا زەبەلاحەکانی دنیان کە داتای لۆکەڵیان نییە هەموو ئەو داتایانی تیا داخل کراوە داتای ئینتەرناشنال و داتای جیهانیە طبعا ئەکرێ
ئەم مۆدیڵانەی ئایش تۆزێ خۆیان پێشەخەن لە نەتیجێ ئەو پرۆمتانێکەوە من داخڵیەکەم و یعنی مەسەلەن بۆ نمونە من ئەکاونتێکی سوۆشەل میدیای فەیسبوکم هەیە ڤایبەرەمە وەتسەپم هەیە ڕۆژانە پۆستەکەم وێنەدانم هەندێک لەم داتایانە وەرەگرێ بمانێەوە نەمانەوێت مەسەلەن مێتایی بە چاجیبیتی با ژیری دەستکرد حتا تەنانەت ئەگەر ئەو پەیوەندی تەلەفۆن ئەیسا ئەم سیمیناری کە من لێرە پێشکەشێکم ئەمە داتایەکە و یەکسەر چێتە ناو تووڵەکانی ئایەوە یعنی ئەکرێ بەشێ لەم داتایانە هەبێ لە ناو تووڵەکانە بەڵام بە شێوازێکی گشتی داتاکانیان داتای ئینتەرناشنڵە داتای لۆکەڵیتیانی بۆیە کاتێک ئێمە واجبێکە دەینەتە لە بە باڵە وەرکلۆدێکە دەینەتە لە بە هەوڵ بدەین بۆ تەلەبەکەی دەستنیشانکەین بیبەستینەوە بە واقعێکی لۆکەڵیەوە آخر ڕێگە چارە کە من پێم وایە ئەکرێت ئێمە بەسەر بربەستەکانی بەکارهێنانی AI لە ناوەندەکانی خوێندنا زاڵبین ئەویژەوەیە کە بەڕاستی داڕشتنی سیاسەتێکی ڕوونە بۆ بەکارهێنانی AI لە ناوەندەکانی خوێندنا کە ئەمە ئەرچێکی دەستە جەمعی هەمومانە هەر بە ئێمە وەکو مامۆستا بەشە زانستیەکان کۆلێژەکان زانکۆکان وەزارەتی خوێندنی باڵا بەداخەوە ئەتوانم بڵێم ئێستا کەمترین بیر لەم بابەتە کراوەتەوە یعنی من دەستخۆشێکی زۆر تایبەتم بۆ ئەکادیمیای مێگامایند هەیە کە ئەم پرسە هەنووکەیانە کاتە پرسی ڕۆژ و سیمینار و بابەتی با بڵێن چالاکی زانستی لەبارەوە ئەنجامەدەی کەچی ئەم بابەتە نابینین لە زانکۆکانە با بڵێن گەنگەشە بکرێ و قسەی لەسەر بکرێتەوە هەموو ڕۆڵی زانکۆکان کە یعنی بەگشتی بەعنی باوە وەکو ڕخنەیەکیش بێ بە زانکۆی سەلاحەدینیشەوە ئەوەی کە ڕۆڵیان هەبووە ئێستا وانەی ژیری دەستکرد زیاد کراوە ئەمە هەنگاوێکی زۆر باش و بەڕاستی جێگەی دەستخۆشی لێکردن و ستایشکردنە کە ئەموانەیە زیاد کراوە بەڵام ئەمە تەنها لایەنێکی بچووکی ئەم بوارە پڕکاتەوە ئەی مەسەرەن بەکارهێنانی ژیری دەستکرد لە توێژینەوەی زانستیە ئەی بەکارهێنانی ژیری دەستکرد لە نووسینی نامەی ماستەر و دکتۆرا و پێداچوونەوەی لێتریچەر ڕڤی و هەڵسەنگاندنی توێژینەوەی زانستی و پلیجاریزم و هەموو ئەو بوارانەی تر یان ئەو شێوازی هەڵسەنگاندن یعنی ئێمە ناکرێتتر هەتا هەر ئەم شێوازەی کە هەمانە بۆ لیژنی تاقیکردنەوەکان بەو شێوازە ئیمتحانی تەلەبە بکەین و بەو چونکە ئێستا ئێمە بمانەوە نەمانەوێت لە سەرەتای پرۆسەکەیان یعنی ئەبوو بەدەیان وەرکشۆپ و سمپۆزیۆم و کۆنفرانسی گەورە بۆ هەر یەکێک لەم بەشانەی کەوا باسم کرد بە جیاواز بکرێ بۆی کەوا ئێمە سیاسەتێکی ڕوون و ئاشکرامان هەبێت کە ئیتر من وەکو مامۆستایەکی زانکۆ تووشی سەر لێشێوان و سەرگەردانی نەبم یعنی من چۆن AI بەکاربێنم یعنی ئێستا ئەگەر بێت و ئەم دەرفەتەی مێگامایند نەبووایە من نەمەتوانی ئەم بابەتانەی کەوا تێگەیشتنیەکی سادەی منە بۆ بەکارهێنانی AI بۆی ئەوەی بەڕێز بخەمە ڕوو ئەمە بێت لە سەکۆیەکی ئەکادیمی وەکو زانکۆکانە لە کۆنفرانسێکە لە وەرکشۆپێکە لە سمپۆزیۆمێکە لەم بابەتانەیە بخرێتە ڕووکە ئێمە ڕێگە چارەی کۆنکرێتی و سیاسەتێکی کۆنکرێتی دابڕێژین کە جۆرێک لە مەتاتێت و شەفافەتی تیاابێ بتوانین AI جێبەجێ بکەین یاخود بەکار بهێنین سوودی لێوەربگرین لە ناوەندە ئاکادیمیەکانە تاوەکو بتوانین هەنگاوێکی دروست ڕەنگە بەشێک لەم بۆ چوونانەی کە من هەمە ئێستا بەشێک لە مامۆستایان هاوڕان نەبن لەگەڵمان ڕێگەی باشتریان لەلابێ ڕەنگە بەشێک لە مامۆستایان ئەسڵەن هەر نەیانزانی بێ ئەم ڕێگەیانە هەیە کە تۆ ئەتوانی AI بەکاربێنی بە لایەنێکی ئەرێنی بە شێوەیەکی گشتی مامۆستایانی خۆشەویست ئەوەی کە لە لای من بوو پێم خۆش بوو لەگەڵ ئێوەی ئەزیزا شێریکەم ئەو خاڵانە بوو هیوادارم سوودێکم گەیان دەبێ ئەگەر چی سوودێکی کەمیش بوو بێ لە هەر کەم و کوڕێک ببوون و دووبارە زۆر سوپاسێکی تایبەت بۆ ئەکادیمیای مێگامایند وە سوپاسێکی بێسنوور بۆ ئێوەی ئەزیز کە کاتی خۆتان بەخشی بە من ئەم ماوەیە لەگەڵ من بمێنەوە بۆ گوێگرتن لە سەرنجەکانم دەستت خۆش بێ مامۆستا هەردەوان زۆر سوپاس بەڕاستی بابەتەکە زۆر باش و پڕزانیاری بۆیە نەویست قەتعەت بکەم هەرچەند نامێکم بۆ ناردی گوتم 5 دقەت ماوە بەس دەبزانی سلایدەکە ئاخیری بۆیە نەویست لەو بابەتە گرنگە بەڕاستی بابەتەکە هەڵدەگرێ ئاو زۆر دەچێشێ ئەو قسە ئەو بابەتە بەڵام زۆر بەسوود بوو بە تایبەتی بۆ ئەوانەی کە ڕەنگە لە سەرەتای شتەکەدا بن و بەڵام بۆ ئێمەش سوودی زۆر بوو چونکە ڕەنگە وەکو خۆت گوتت هەندێک شت جەنابەت باست کرد بێ تووشی هاتە بێ لە کاتی بەکارهێنان ئێمە نەمان بینیوە و یان بە پێچەوانەشەوە بەڕێزانی تر ڕەنگەشتی باشیان پێبێ ئەو خاڵانەی کۆتایی زۆر گرنگ بوون کە وەکو ڕێگە چارەی هەنووکەیی بۆ ئێستا و بۆ ئەو کێشە و ئالنگاریانەی کە توش دەبن بەس بەڕاستی ئەوەی گوتت جێی دەستخۆشی زانکۆکان دەستیان کردووە بەکارکردن بەڵام
هەست دەکەی کارەکە زۆر بچووکترە لەوەی کە چاوەڕێ دەکرێت هێشتان زۆریشی ماوە بۆ نمونە هیچ کارێک نەکراوە لە زانکۆی سەلاحەدینیش کە زانکۆی دایک و زانکۆی گەورەیە بەوەی کە چۆن ئای لە بواری کارجێڕی بەکاربێنرێت تەنها دەڵێ ئای بۆ مامۆستایانن ئای بۆ وانەوتنەوە بەڵام لە ڕووی کارجێڕیەوە زۆر ئای کاراسانی زۆر باش دەکات لە ڕووی داراییەوە لە ڕووی بیرۆکە و خستنە ڕووی ینی ڕێخستنی خشتەی وانەکانە تاقیکردنەوەکانە ڕێخستنی هۆڵەکانە زۆر شتی تر جگە لە هەڵسەنگاندنەوەنە کە ئەفروزە بەڕاستی مادەم سپۆرانی وەکو جەنابەت و شارەزایانی وەکو بەڕێزت لەوێدان بەلایانی کەم سوود لەو ئەزمونە وەربگرن بۆ ئەوی بمنە دەستپێکێکی باش ئەوە وەکو خۆتی جێ دەستخۆشیە کە زانکۆکان دەستیان بۆ کردووە ئای بخەنە ناو پرۆگرامەکانی خوێندن بەڵام بەڕای ئێمە ئەوە بەس نییە ئەوە ڕەنگە سەرەتاییترین با بڵێن شتە هەرچەند ئێستا کۆلیژێکی تایبەتیش بە ژیری دەستکرد و بە تەکنۆلۆژیا کراوەتەوە لە زانکۆی سەلاحەدید کە دەکرێت لە داهاتوودا پەرێزیاتری پێ بدرێ هەروە ئاگاداریشێن کە ڕاهێنانیش بۆ مامۆستایان کراوەتەوە مامۆستایانێک کە دەرسەکان دەڵێنەوە هەرچەند ئەگەر پەلەپەلیشی تێدا بوو بێ بەڵام هەنگاوێکی باشە بەڵام ژیری دەستکرد زۆری لەبارترە زۆری وەکو دەڵێ لە هەک بەدایە کە بتوانین هەمومان بەیەکەوە سوودی لێوەربگرین بۆ نمونە لە ڕووی کارجێڕی ڕێخستنی کاروبار بەڕێوەبردننی کات زۆر شتی تریش ئەوەی جەنابیشت لە ئاخردانە باشترین شت ئەوەی کە زانکۆکان و دامەزراوەکان بیکەن دانانی ڕێسایەکە بۆ بەکارهێنانی ناکرێ ڕێگری بێ بەڵکو ڕێسایەک بڵێ دەتوانی بەو شێوەیە بەکاری بینی لە توێژینەوەی زانستی ئاماژەی پێ بکرێ لە بۆ چ بەشێکی توێژینەوە بەکارهێنراوە دەبێ ئاماژەی پێ بکرێ و ژیری دەستکردەکەش دیاری بکرێت ژیری دەستکردێک بەکاراتەوە و لە چ کاتێک بەکاراتەوە بۆ ئەگەر بتەوێت دڵنیا بیتەوە تاکید بیتەوە بتانی چێکێک بکەیەوە ئەوانە چەند خاڵێک بوون کە من 100% هاوڕام لەگەڵ جەنابەت دەکرێت ئەو شێوازانە یان شێوازی تریش بەکار بێنرێ من دەستخۆشیت لێ دەکەم بابەتەکە زۆر بەسوود بوو و زۆری تریش هەڵدەگرێ ئێمەش لای خۆمان لەو کتێبەی ژیری دەستکرد بۆ مامۆستایان مەجموعەیەک پرۆمپتی زۆر باش لە بەشی دووەمی کتێبەکە دانرا و دوایی دەیخینە بەردەستی بەڕێزان ئەو لینکەی جەنابیشت دادنا منیش کردمەوە زۆر شتی باشی تێدا بوو پرۆمپتی ئامادەیە دەکرێت ئێوەی بەڕێزیش مامۆستایان و ئەندامانی بەڕێزی مەگامایەتی سوودمەند بن تێدا هەروە دەکرێت دەوڵەمەندی بکەن تۆ دەکرێت لە بەپی پسپۆرێکت بەپی شێوازی سروشتی بابەتەکەت ئەو پرۆمپتانە بێ ئاڵوگۆڕی پێ لە ناو نووسینی پرۆمپتەکان کە من ڕەنگە شێوازێکی تر بەکاربێنم من دەڵێم داڕشتەی داواکاریەکان کە دەڵێن پرۆمپت ئینجینیەرینگ مەبەستمانەوە چۆن داواکاریەکە دادەڕێژی چۆن لەگەڵی دەدوێی تەواوە دواندنەکە بەڵام من دەڵێم داڕشتەی داواکاریەکان چار خاڵت باس کرد کە زۆر گرنگن ئەگەر بتوانین خاڵی پێنجەم ئیزافەکەین ئەوەیە کە چۆن دەتەوێت بەرهەمەکەت پێشکەش بکە ئەو ژیری دەستکردە دەتەوێت بە فایلی PDF بێ دەتەوێت بە وێرد بێ دەتەوێت بە سلاید بێ دەتەوێت لە پرۆمپتەکە ئیزافە بکەیت دەبێتە خاڵی پێنجەمی جەنابەت کە شتێکی زۆر باش دەبێت بۆ ئەوی دیسان ڕێگەکەت کورت بکرێتەوە قەت بڕ بەیانی ئەتۆ بڵێ دەمەوێت بە شێوەی وەرکشیت بێ دەمەوێت بە شێوەی سلاید بێ دەمەوێت بە شێوەی ئەکسل شیت بێ زۆر جار ئەوەش کاراسانی دەکا بەڕاستی من کاتی بەڕێزان زۆر نابم هەر ئەو دوسێ کۆمنتەم هەبوو ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئەو بەڕێزانەی دەیانەوێت پرسیار بکەن بە سێ شێوە دەتوانن بنووسن لە چاتەکە دەتوانن دەستان بەرز بکەنەوە دەتوانین ماکی کەشتان بۆ بکەینەوە بۆ ئەوەی هەر شێوێک بتانەوێت قسە بکەن بەڵام تکایە لە سنووری بابەتەکەمان بێ و زۆرترین کەس بەشدار بن ئەگەر بتوانن سەرنجەکانتان کورت بکەنەوە پرسیارەکانتان یەکسەر ڕاستەوخۆ ئاراستە بکەن زۆر باش دەبێت مامۆستا جەنابیشت دەکرێت سەر پرسیارێک بەیەکەوە ئەگەر قەڵەم و وەرەقەت لابێ بنووسی ئەگەر نامنیش دەینووسم دوو کەس سێ کەس وەردەگرین وەڵامەکان بدەیتەوە مامۆستا بەپێی ئەو ڕیزبەندی لای من دەرکەوتووە مامۆستا سەمیر عەبدولکەریم مامۆستا سەمیر فەرموو دوای مامۆستا سامان دوای مامۆستا پێشڕەو مامۆستا سەمیر عەبدولکەریم فەرموو سڵاوتان لێبێت مامۆستایان شەوتان باش باشتر سپاس سەرەتا زۆر سپاس بۆ ئەکادمیای میگاباین پڵەس کە ئەمە بۆ چەندەمین جارە بەڕاستی بە بابەتی زۆر گرنگ شادمان دەکەن و هەروەها زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز مامۆستا کە پێشکەشکاری ئەم بابەتە گرنگە بوو وەڵام من تەنها پرسیارێکم هەبوو ئەویش چۆن بتوانین ژیری دەستکرد
وەکو سەرچاوەیەک بەکاربێن بۆ نووسینی پەرتووک. ینی بۆ نمونە ئێستا مامۆستاش ئاماژەی پێکرد من بوارێک هەیە لە هەر بوارێک هەیە من دەمەوێت نووسینی تێدا بکەم پەرتووکێک بنووسم کاتێک داوای زانیاری دەکەم بۆ لە جیمینایی داوا دەکەم و داوای سەرچاوەکەش دەکەم دەبینی ینی شتێکی زۆر باوەڕ پێکرا و ڕازی دەکەت بە زانیاریی زۆر تێر و تەسەل ئەو زانیاریە ئایا گونجاوە کە ڕاستەوخۆ لە پەرتووکەت بەکاری ببینی و چۆن ناوی سەرچاوەکە بنووسی ئایا ناوی ئەو سەرچاوی بنووس کە ئەو دەرداتێ چونکە جاری وایە پەرتووکەت بەدەست ناکەوێت و لاپەڕەکە بنووسی و چاپخانە و ئەوانە بنووسی بەڵام دەکرێت وەکو سەرچاوە ئاماژەی بێ بکەیت کە لە ژێری دەستکردوەرم گرتیە تەنها پرسیارم ئەوە زۆر باشە دەستت خۆش مامۆستاجان دکتۆر یاکسەر ڕاستەخۆ وەڵام بەمۆیان فەرمو وەڵام بدەوە تا کەسێک دەست خۆش بۆ پرسیارەکەت مامۆستای بەڕێز لە ڕاستیە بەشێکی زۆر لە تووڵەکانی AI بە تایبەتی ئەو ڤێرژنە خۆڕایی کە ئێمە بەکارێنین بۆ ئامادە نەکراوە ینی کە مەسەلەن بۆ نمونە کتێبێکت بۆ بنووسێت چونکە لەبەرەوەی ئەویش ینی بێنە پێشچاوی خۆت کە تۆ پرۆمپتێکە نووسیت ئەو سێڤەرە ینی لەو کاتەیە بە ملیۆنان پرۆمپتی بۆ ئەڕوا لە هەمان کاتە بۆیە توانای تووڵەکانی AI بەو ڕادەیە نییە لە سەرفکردنی ینی وزەی کارەبا و ئەو هەموو گەڕان وشتە بتوانێت کتێبێکی چەند لاپەڕی بۆ تۆ ئامادە بکات و سەرچاوەکانیش هەمووی بە دروستی بداتە تۆ بەڵام بەشێکی با بڵێن زۆر لە ڤێرژنەکانی ئەوەی کە با بڵێن سەبسکرایبشنیەکەیت و پارایی کڕیت ئەوە توانێت مەسەلەن چاپتەرێک تا حەدی چاپتەرێکت بۆ ئامادە بکە بەڵام ئەویش وەکوتم زۆر جار ئەکەوێتە با بڵێن وڕێنەی AIەوە سەرچاوی هەڵا بەکارهێنێ زانیاری هەڵا ئەدات بەدەستەوە ڕێگا دروستەکە ئەوەیە کەوا تۆ بۆ خۆت هەر جارێکەوە پرۆمپتێکتدایە بۆ نووسینی پەرەگرافێک یان با بڵێن چەند لاپەڕەیەک یان چاپتەرێک ئەوەیە کە تۆ خۆ دەبێت یەک بە سەرچاوەکان بڕۆیتەوە چکە بەشێکی زۆر لە سەرچاوەکان وەهمیە و سەرچاوی فێک سایتیشنە ناتوانانی هیچ پشتی پێبەستی یان لانی کەم ڕێگایەکی تر هەیە مەسەلەن تۆ توانی چەند کتێبێکی هاوشێوە کە ئەتەوێ بڵێن لەسەر ئەو ڕێتمە بڕۆی کتێبەکانی بدەیتێ بە چاپتەر ئەپلۆدی بکەیت و بۆی بڵێ هاوشێەوەی ئەمە کتێبێک لەسەرم بابەتە بنووسە ئەو کاتە ڕەنگە ئەنجامی باشترت بداتێ بە تێگەیشتنیمە. دەستت خۆش بێ مامۆستا زۆر سپاس. مامۆستا سامان فەرموو. مامۆستا سامان مایکەکەت بکەوە فەرموو. سڵای خوای گەورەتان لێبێ مامۆستایانی بەڕێز دەست و چاوتان خۆش بێت بۆم دیدارە دەستی مامۆستای پێشکەشکار هەزار جار خۆش بێت بەڕاستی بابەتێکی سەردەمیە کە ئەو باز دەکات. مامۆستا سامان و لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئوستاز ئێمە هەمیشە لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی هانی مامۆستایان دەدەین و ئامۆژگاری قوتابی ئازیزەکانیش دەکەین بە تایبەتی لە کۆتا خاڵی مامۆستای دەست پێ بکەم لە بۆ نووسینی وتارێک یان راپۆرتێک ئێمە هەمیشە تاکید لەوە دەکەینەوە ئەبێ بە دەستی خۆیان بنووسێ واتە دەستنووسی خۆیان بێت ئەگەر ئەم ڕێگایان گرتە بەر پێم وایە لە گەوهری راپۆرتەکان یان لە ناوڕۆشی راپۆرتەکان باشتر تێدەگەن و دەزانن چیان نووسیوە و چیشان بۆ مامۆستایەکەیان ئامادە کردووە. دەربارەی ئایش بەڕاستی ئوستاز ئەمن یەک بەخۆم سوودی زۆرم لێ دیتە بە تایبەتی لە ڕووی بزنسەوە یعنی جیمنیەکانمان بە تەواوی بەکارهێنایە وەلێ بەداخەوە ئەگەر پارەی تێدا بەکارنێنی زۆر ڕاست و دروست بابەتەکانت ناداتێ و کێشەی هەرە گەورەش بەڕاستی لە لای من ئەتوانم بڵێم پرسیاریشە بۆ مامۆستای بەڕێز چۆن وا بکەین نازانم زمانی کوردی باشتر بکەوێتە ناو ئای چونکە کەم و کورتی زۆری تێدا لەو بابەتەوە و زۆر کاتتان ناگرم دەستان خۆش بێت و سەرکەوتوو بن. دەستت خۆش بێ مامۆستا بەڕێز. مامۆستایان بۆ بەشی یەکەمی پرسیارەکەت بەڕاستی من هاوڕای جەنابەت نیم ئەوەی کە تەلەبە بەدەست راپۆرت بنووسێتەوە چونکە یایەتوانێت بۆی حازر بکە بۆچی ئەو ڕۆتینە بە تەلەبە بکەین وەکوتم یەکێک لەو شتانە ئێمە بێ باوەڕمان بەوە هەبێ کە یای بەشێک لە ڕۆتینی تەلەبە و مامۆستا ئەتوانێت کەم کاتەوە قەیچێکا با تەلەبەکە بە ئای بیکە بەڵام ئەوی کە موهمە
ئێمە بزانین تەلەبەکە چەندێک تێگەیشتووە لەو ڕاپۆرتێک کە حازری کردو ئەبێ ئەوە بەلامانەوە گرنگ بێ. سەبارەت بە زمانی کوردی مامۆستا من بۆ خۆم مانەسم بەکارهێناوە، مانەس زۆر زۆر بەڕاستی تووڵێکی با بڵێن زۆر لێ هاتووە بۆ زمانی کوردی. ئەکرێ سوود لە تووڵی مانەس وەربگری، هەر مانەس AI وەربگرە، ئەوە تووڵێکی زۆر گونجاوە بۆ زمانی کوردی. زۆر باش. هەر پرسیارێکی تریش لە چات هاتووە مامۆستا ئاسۆ مەحموود دەپرسێ ڕۆڵی ئێمە لە ناوەندەکانی خوێندن، ناوەندە ئەکادیمیەکانی وەکو پەروەردە و خوێندنی باڵا چیمان پێ دەکرێت تا داتا بار بکەین بۆ ئەوەی بە دیجیتالکردن و دەوڵەمەندکردنی زمانی کوردی؟ واللهی ئەو پرسیارم زۆر گرنگە. دەست خۆش بێت مامۆستا ئاسۆ، هەر بژیت بەڕاستی ئەوە تەڕەن لە بەرەوەی تەوەری سیمینارەکە ئەوە نەبوو. ڕاست ینی من پێم باشە هەر ئەکادیمیای مێگاماین تەوەرێکی باش تایبەت کەن بۆ ئەوە. یەکێک لەو شتانی کە ئێستا ئێمە گرفتمان هەیە لە با بڵێن تەغزیەکردنی تووڵەکانی AI ئەوەیە داتای کوردی زۆر زۆر کەمە بەداخەوە لە ناو تووڵەکانی AI. بۆیە زۆربەی جار لە کوردیا هەڵا ئەکات هەر پشتە بەستێ بەو داتایانی کەوا لە سوۆشیال میدیا کە هەمووی قسەی بێمەعنا و قسەی خراپ و قسەی نابەجێ و نادروست و یعنی تەسەورکەن هەر نمونەیەکی زۆر واقعی بێنمە بۆتان لەسەر ئەو پرسیارەی مامۆستا ئاسۆ. جێمەنای لەم دووسێ ڕۆژەی ڕابردووە با بڵێن فیچەری دروستکردنی گۆرانی زیاد کرد بۆ تووڵەکەی. من خۆم تەجروبەم کرد، یعنی تقریبان زیاتر لە دە گۆرانیم پێ دروست کرد، هەمووی لەسەر ڕێتمی بەندوتن گۆرانیەکانی دروستە کرد. باشە، یعنی گۆرانی کوردی ڕەسەنی نەئەناسیەوە. دوایە تێگەیشتم ئەمە ئێمە لێشاوێکی زۆر لە شەڕەبەندمان لە یوتیوبە ئەپلۆد کردووە، بۆیە جێمەنای ناتوانێت ڕێکۆگنیشنی ئەو داتایانە بکە. هەر گۆرانیەکم لێ داوا کرد یەکسەر بەستایڵی شەڕەبەند بوویەوتم تا لە ئەخیرا توانیم بڵێن بە پرۆمتەکەم ڕاست کردەوە بە زمانی ئینگلیزی دامێ و تر تۆزێک ینی وردەکاری ویست کە بەڕاستی ئەمە بۆ کەسێک کە بڵێن سەرەتای بێ ناتوانێت بگا بەو ئەنجامە. بۆیە ئێمە چی بکەین بۆی کە زمانی کوردی داخڵی ناو AI بکرێت بە پلەی یەکەم کە تووڵەکانی AI هەر هەمویان پشتی پێ ئەبەستەیە کە بەداخەوە زانکۆکانی ئێمە هەر هەمویان بەبێ جیاوازی بە زانکۆی خۆشمانەوە دژایەتیەکەن کە ئەوەیە ئێمە هەر هەمومان دژی ویکیپیدیا بووین بە ئەمانود ویکیپیدیا وکو سەرچاوەیەکی زانستی متمانەی پێ ناکرێ. ئەویش لەبەر یەک با بڵێن پاساوی بەسیت، ئەویش ئەوەیە کە ویکیپیدیا ئیدتی تیاکرێ، یعنی ئەکری ئەم زانیاریانەی ئەمڕۆ دانراوە بکرێ بە شتێکی تر کە بەڕاستی بە تێگەیشتنی من تۆر لە بەرامبەر ئەو خزمەتە بێ سنوورەی ویکیپیدیا ئەیکات ئەمانتوانی زۆر باش ئەو شتە بکەن. ئیسە من بەش بە حاڵی خۆم یەکێک لە با بڵێن وەرەکلۆدەکانی خۆم کە ئیدەم بە تەلەبەکان ئەوەیە هەر تەلەبەیەک ئەبێت دە وتار لە وتارەکانی ویکیپیدیا داخڵکات. ئەوان زۆر ئاسانە و کەسێک دەتوانێت ئەکاونتێکی خۆڕایی لە ویکیپیدیا دروست بکات و ئیدتی وتارەکان بکات. لانی کەم ئەگەر وتارت پێ نانووسرێت لە ناو ویکیپیدیایە، ئەو وتارەی کەتیایەتی بە ئینگلیزی تەرجەمەی بکە، تەعاان یەک کلیکە خۆشی تەرجەمەیەکە، یەک کلیکە تەرجەمەی بکە بۆ زمانی کوردی و پۆستی بکە. من ئینشاءڵڵا بەنیازم فێرکاریەک لەسەر ئەوە ئامادە بکەم. یعنی سەرەکی ترین شت بۆی کە ئێمە داتا داخڵی تووڵەکانی AI بکەین بە پلەی یەکەم ویکیپیدیایە، بە پلەی دووهەم ئەگەر بۆ مامۆستایانی زانکۆ بیانەوێ داتا داخڵی AI بکەن، هەوڵ بن هەموو پرۆفایل ئەکادیمیەکانتان بە یەک ستایلی یونیفۆرم بنووسن. ئیسە مەسەلمەوە نمونە من هەموو هەر لە گوگڵ سێرچکە بنووسە هەردەوان مەحموود وەکەوەی کە لێرە نووسراوە، هەموو با بڵێن پرۆفایل ئەکادیمیەکانم و ڕیسێرچگەیتم، گوگڵ سکولارم، ئۆرکیدم، لینکد ئینم، تویتەرم، هەمووی بە هەمان ناو نووسراوە. ئالەویا AI باشتر دیتێکتێکات و داتاکان پیکەکات و وەریەگرێ بۆ ناو. بە قەنەعەتی من ئەو دوو ڕێگای زۆر گونجاون و ئەکرێ ڕێگەی تریشە بێ. من بەڕاستیەوە زیاتر بابەتێکی با بڵێن تەکنیکیە، ڕەنگە مامۆستایانی بەشی IT و کۆمپیوتەر زیاتر لە مێتا داتاکانی AI بزانن کە لەکوێوە داتا پیکەکە. دەستت خۆش بێ، زۆر سپاس بەڕێزان. ئێمە 100% لەگەڵ ئەو ڕای مامۆستا هەردەوانم و لەگەڵ خەمەکەی مامۆستا ئاسۆسم کە خەمێکی گەورەمان هەیە کە AI من پێم وایە ژیری دەستکرد ژیر نییە، زۆر با بڵێن زیرەک نییە، چی پێ بدەی ئەوە دەداتەوە، چی پێ بدەی چی زۆر با بڵێن ڤیوی هەبێ زۆر بەکارهێنرابێ ئەوت بەکاردێنێتەوە بۆت. لەبەرەوە ئەگەر بەند زۆر بێ بە بەند بۆت دێتە پێش یەکەم جار هەتا تۆ پرۆمتەکەی خۆت دەگۆڕی. گرنگتر لەوە
تۆ زمانێکی پاراوی کوردی پێ بدەیت. ئەمە لە لای خۆمان لە ئەکادمیای مەگامایند پلس جگەلەوەی با بڵێن چەناڵێک تایبەت بەژیری دەستکرد بۆ مامۆستایانمان هەیە لە poe.com هەر چاتبۆتێکماندانەوە بە ناوی مامۆستا کورد. مامۆستا کورد بەڵام خۆمان داتای زمانی پاراوی کوردیمان پێداوە، ینی بە زمانێکی پاراوی زۆر جوانی ئەکادمی پەروەردەی قسە دەکات لەگەڵی دەتوانێت، بەڵام بۆ مامۆستایە زیاتر بۆ وانەوتنەوە و بۆ وانەیە بۆرە دکتۆر یا قەتەکەم تو ئەو هەموو مامۆستا باشەمانێ لە زانکۆی سەلاحەدین تخوا چەند ڤیددیوی شۆرتیان ئەپلۆد کردووە لە یوتیوب چەند ڤیددیوی فێرکاریان هەیە، یعنی ئێستا حتا تەنانە ڕزانکۆی سەلاحەدین هەر بڕەوە فێرکاریەکان هەمووی هەردەوان باشە خۆ بەس هەردەوان مامۆستانیە لەو زانکۆی. ڕاست ئێستا منەوە لینکی poe.مامۆستا کوردەکەدا دەنێم لە چاتەکە، دەتوان بۆ خۆتان تاقی بکەنەوە بەس بۆ کاری مامۆستایی، ینی بۆ وانەوتنەوە ئەوانە ئەو چاتبۆتێکە کە ئێمە بە خبرە و دەسەڵاتی متوازی خۆمان بەکارمانێنەوە، بەڵام زانکۆکان دەتوان شتی زۆر گەورەتر بکەن. بەشەکانی کوردی بۆن منە ئەوانەی ئەکادمیای کوردیە، وەزارەتی ڕۆشنبیریە، حکوومەتی هەرێمە دەکرێت زۆر گرنگی بدە، هەرچەندە جێ دڵخۆشیە کە بەیانی چەند پرۆژەیەکی زۆر گرنگی استراتیژی لەسەر زمانی کوردی بە دیجیتالکردن بەیانی ڕادەگەیەندرێ کە بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیرانە، بەڵام ئەمە بە فەرمی داوت کراوین لەوێندەرێ. مەبەستمەوەیە ینی دەست پێکراوە، بەڵام هەمومان لە ناوەندەکانی خوێندنیش دەتوانین هاوکار بین بۆ ئەو کارە. با مامۆستا پێشڕەویش وەرگین ئەوانە وەردەگرین کە دەستیان بەرز کردێتەوە لەبەر کاتەکە ئەگەر یارمەتیمان بدەن کورتی بکەنەوە زۆر باش. مامۆستا پێشڕەو فەرموو. نووسراوە پێشڕە و تۆ لای من نازانم ببوورن ئەگەر ناوەکان هەڵە بن. فەرموو. سلام علیکم، ئەفدەمێ هەوا باش مامۆستا. سەرچاو مامۆستا. دەستپێکی زۆر سپاس بۆ مامۆستای بابەتێکی گەڵێکی گرنگ بوو. ئەس مامۆستا پێشڕەو شێلادزێت گەل هەوادا من دوو پرسیارەتەین سەر بابەتی ئەگەر ڕخسەت بیتن. فەرموو. پرسیارەیەکی ئەرێ وەختی ئەمل پرۆما داخل بکەین ئەی ئایدا بۆ دینی طبعا ها جوابێت وانە ئەو داواکاریت مەهەین هەر سۆڵانی دتەمە ئەوەش ئەگەرێ نەبوونا داتایانەت ئەی ئایدا یانجی سەبەبێکی دی هەیە نەزانینامەیە داخلکردنێدا و پرسیارە دوێژی ئەرێ ئەف سیستەمە یعنی مرچێت ئەسوەیک مامۆستا بۆ پولا نەهێت چەم ئەتشێم یعنی بۆ قوتابیە پتر شلوڤەکەم بەس قوتابیت پولا نەهێدێت گەل عەقلیەتەوە گونجیتن یان نە و ڕێز طلاب و سپاس. دەستخۆش مامۆستا پێشڕەو لە شلاتزێ زۆر سپاس. دەستخۆش بێ مامۆستا پێشڕۆ پێم وایە هەڵە لە نووسینی پرۆمتەکەت هەیە، چونکە ئێستش دکتۆریمداد ئاماژەی پێکرد لە کۆتایی پرۆمتەکە پێی بڵێ وەڵامەکەم بە شێوەزاری بادینی دهۆک ئەوێت بڕوا بکە یەک بادینی ئەزانێ مامۆستا پێشڕۆ ڕەنگە من ئەگەر 2 ساڵیش لە دهۆکا بژیم وەکو ئای فێر نەبم بادینیەکەی زۆر باشە، چونکە من وتم تاقیم کردوێتەوە بۆ هەموو شێوەزارەکان بۆ هەورامی بۆ بادینی ینی بە تایبەتی ChatGPT عەفوەن جێمێنای لەگەڵ مانەس بەم دواییانە بیدایەت کلۆد لە هەمویان باشتر بوو، بەڵام نازام لە ڤێژنە تازەیە کە ئابدەیتیان کرد تەڕەن ئەمانە گۆڕانکارییان بەسەرادێت زۆر جار بەرەو باشیە ڕۆن هەندێک جار بەرەو خراپیە ڕۆن. من بە حکمیەوەی کە ڕۆژانە تێست وشتم هەیە تاقییانەکەمەوە بزانم کامیان لە کامیان باشترە. ئێستا جێمێنای بەکاربێنە بەڵام بیخەرە سەر بەشی پرۆکەی لەگەڵ با بڵێن مانەس لە پرۆمتەکەی بنووسە وەڵامەکەم بە شێوەزاری بادینی بۆ دابنێ ئەنجامەکەت زۆر جیاوازترە بێلەوە. وەڵی دکتۆریان ببوورە پرسیاری دووەمیم لە بیر کرد نازانم باسی بۆ پۆلینۆ بۆ بەکارێنانی بۆ پۆلینۆ مەبەستی بۆ بەکارێنانی پۆلینۆ بەڕاستی نۆتبوک ئێڵێم کە سەر بە جێمێنایە هەر فیچەرێکە لە ناو جێمێنایە زۆر توڵێکی گونجاوە کە ئەویش پاڵپشتی زمانی کوردیەکە یاخود با بڵێن گوگل AI ستۆدیۆ ئەویش هەر توڵێکی زۆر باشە تەنانەت تایەتی لە ناو با بڵێن هەر لە بەشی جێمێنایە فیچەرێکی ترمانەیە ناوی ستۆری بووکە لەوێ بنووسە بۆی بڵێ بڵێ منۆکو قوتابیەکی پۆلینۆ لە فلانە بابەت تێناگەم یا بڵێ ئەمێ فلانە بابەت لە قوتابیەکی پۆلینۆ تێبگەێنم بە ستۆریەکی زۆر جوان ئەداتێەوە کرێ لەوان لەو توڵانە سوود وەربگری. دەستت خۆش بێ زۆر سپاس. مامۆستا کامەران محەممەد وەردەگرین. مامۆستا کامەران
ببورە مامۆستا کامەران نازانم مایکەکە دەگەر بکەیەوە. مامۆستا کامەران محەممەد دەست بەرز کرد بەوە فەرموو و مایکەکەت فەرموو مامۆستا. کاکتۆری بەڕێستم کاتان باش. باشتر زۆر سپاس. زۆر سپاسان دەکەم وڵایی با زۆر لە کاتان نەگرم زۆر بە کورتی پرسیارێکم هەبوو کامران محەممەد سەرپەرشاری پەروەردەی لە قەڵازی قستان لەگەڵ دەکەم. بەڕێزی مامۆستا. زۆر سپاس. هەمیشە کە پرسیار دەکەین لە تووڵەکانی ئای دەڵێت I can make a mistake please double check. بەڵام من لە بەڵێ لە چات جی پی تی هەر ئێستا سێرم کرد لە چات جی پی تی لە بەشی سێتینگ لە جنرال کەسم ئینستراکشن هینێکمان داوەتێ با بڵێن وەکو پرۆمپتێکمان داوەتێ دەڵێت whenever you answer my questions always rely only on accurate and credible and verified sources and don't provide assumption personal opinion. بەرحاڵ دەڵێ سەرچاوی دروستم پێ بڵێ ئۆپینیانم ڕێی شخصی خۆتم پێ مەڵێ. طبعا هەر پرسیارێکم لێک ئێستا وتم من سەرم دێشێت توام ئەسپرین بەکاربێنم باشە لە وەڵامدا لە کۆتاییدا کۆمەڵی سەرچاوی دامێ سەرچاوی World Youth Organization USFDA سەرچاوێکتر NHS UK بەریتانیا. پرسیارێکی من ئەوەیە ئایا من ئەو هینەم داوەتێ من ئەو پرۆمپتەم داوەتێ لە بەشی سێتینگی هەموو جارە بە سەرچاو پێم دەڵێ هێشتا هەر کاکتۆری بەڕ ئێشتا هەر دبل چێکین سیقەمان پێی نەبێکە و سەرچاومان بڵاتی بە دروستی. دەست خۆش مامۆستا کامەران زۆر سپاس. بابەتێکی گرنگە. وەڵی مامۆستا کامەران ڕاستیەکەی ڕوانینی من بۆ بابەتە تۆزێک جیاوازە. من ینی ئێستا هەرچەند ئای لە با بڵێن لە قۆناغی نەڕواایە جارێ ئەیە سنووردارەکەی نەگەشتونەتە دوو قۆناغەکەی تر ویواداریشم نەگەین یانیەوە بەڕاستی مەترسی دروستەکە. بە تێگەیشتنی من متمانەکردنمان بە ئای وەکو متمانەکردنە بە مرۆڤەکان ئەو ڕێسایە کە من خۆم بەکارێن ئایسە مەسەرەن تۆ بۆ نمونە هەندێک لە مرۆڤەکانی دەوروبەرت هەیە تا سنوورێک متمانیان پێەکەی یاین لە ڕووی زانیاریەوە لە ڕووی هاوڕێتیەوە لە هەر بوارێک لەو بوارانەی کە ئێمە هەڵما بژاردووە. بەڵام هەندێک لە مرۆڤەکانی تریشێ متمانەیەکی بێسنوور لە نێوانتانایە چونکە ئەزانی دڵسۆستە چونکە ئەزانی شتێکی پێناڵێ لە بەرژەوەندی تۆ نەبێ ئەزانی کەوا بێ مەسلحەت لەگەڵتا ئایەکانیش بەو شێوازن یعنی تۆ تا چەندێک ئەم تووڵانەی ئای بەکاربێنیت و ئاوێتەبی لەگەڵیانە ئەو متمانەیە دروستە بێ. هەندێک لە تووڵەکانی ئەی من متمانەیەکی باشم پێیان هەیە هەندێک لە ئایەکانیش بەڕاستی متمانەکەم بەردەوام لە ژێر گومانایە و دەبڵ چێکەکەم بۆ بابەت ئەوەی کە جەنابەت باست کردەوە کەستەمایزیەکە لە ناو هەندێک لە تووڵەکانی ئەی هەیەڵی وەڵامی شخصی خۆ تێکەڵمەکە بەڵام پێی بڵێت و پێینەڵێ ئەو هەر وەڵامی خۆی هەر تێکەڵەکە چونکە وەکوتم بەشێکی زۆری ئەم ئایانە کە لێرنین کراون بۆی وەڵامی ئێمە بدەنەوە لە کۆتاییە ئامانجە سەرەکیەکەیانەوەی دڵی من و تۆ ڕازیکەن ئیتر بە هەر شێوازێک بێ یعنی بۆیە زۆر جار وەڵامە هەڵەکان ئاياتەوە بۆ ڕازیکردنی ئێمە بۆیە ناکرێ ئێمە با بڵێن 100% پشت بە وەڵامەکانی ئای ببەستین و ناشکرێ بڵێن ئەم وەڵامانی کە ئای ئەمانداتەوە هەروە قسەیەکی خۆیەتی و فڕێداوە نەخێرجاری وهەیە وەڵامیەوە نەدڵ سۆزانەمانایەتەوە کە هاوڕێیەکی گیانی بەجانیمان ناتوانێت وەڵامە بداتەوە بەڵام لە کۆتایی ئەوەی کەوا گرنگە ئێمە بیزانین ئەوەیە کە ئێمە ئەبێ خۆمان با بڵێن بزانین شێوازی متمانەکردنمان بە ئای چۆن چۆنیە. دەستت خۆش بێ زۆر سپاس لەبەر کاتەکە بەپەلێ دەڕۆم مامۆستا ئاسۆ ئەوەی پرسیارەکەی کرد ئێستا قسە بکە فەر مامۆستا ئاسۆ ئەگەر بە کورتی بێ مامۆستا لەبەر کات. بەڕێزان سڵای خواتانێ بێ بە کورتی ئەچمەنە و پرسیارەکە وەڵا پرسیارش نییە تقریبان هەرۆکو ڕاستپار و پێشنارێک بەس حەزەکەم ئوستاز هەردەوان ئیدامە و تۆزێ ڕوونکردنەوەی پێبدا چکە لێرە نزیکەی 109 کەسم قسەی تیاگەم لەسەر هێڵن و لە داهاتووشە ئەم بە تۆمارکراوی ئەمێنێتەوە خەڵکی لێی سوودمەند دەبێ ئەویش بابەتی با بڵێن وەکو داتا کە ئاماژەم پێدادەوە پێش کیبۆرد ستانداردکردن زۆر گرنگە بەڕاستی ئوستاز هەردەوان خۆیان پێم وایە کیبۆردی سیفە و کوردیان هەیە حکوومەتی هەرێمیش پێم وایە کوردشکی وەلایەوتیە بەداخەوە ئەوەنەی کە من بە حکمی پسپۆڕەکەم کە کۆمپیوتەرە و دوکانی کۆمپیوتەریشمێ بەریەکەوتنم لەگەڵ چین و توێژە ئەکادیمیەکان لێرە لەوێ هەیە زۆر جار ئێستاش خەڵک بە فۆنتەکانی ئەلیکەی و ئەوانە ئەنووسێ کە جارێک لە گفتوگۆیەکە ماوسع بازمەجی دیمن لە 1993 من کاتی ئەوەم نووسی کە شتێکی سەدای سام من خۆم پێتان ئەڵم بەکاریمێنن بەس بەداخەوە
یعنی پێم خۆشە لە ڕێگەی ئێوە لێرە مامۆستای بەڕێز ئاماژەی پێدا لەوێ فەرمی من با بڵێن لە لیکدئین و لە فەیسبوک و لە سۆشیال میدیاکانی تر با بڵێن یەک جۆر نووسینم هەیە کیبۆردەکەش بەڕاستی گرنگە ئەگەمان لەو خاڵە بێ کیبۆردەکان ستاندارد بکەین شتێکی باشە بێ ئینشاڵڵا دەست چاوت خۆش زۆر سپاس بۆ تێبینەکەت زۆر ڕاستە مامۆستا زانا ئیسماعیل مامۆستا زانا فەرموو زۆر سپاس بۆ هەمیشە دەست و ساوتان خۆش بێ بۆ مێگامایند دەست و ساوی کاریکتۆریش خۆش بێ بەڵام پرسیاری ئەوم هەبووتم پێشبینی دکتۆر چۆنە بۆ ئەوەی ئایا لە داهاتوودا ژیری دەستکرد لە دەست مرۆڤ دەردەچێ یان نا دەستت خۆش بێ زۆر باش دەست خۆش بێ هەستەزانە هەڵا پرسیارەکەت زۆر قورسە بەڵام من هەوڵێم سوود لە وەڵامی یەکێک لە باوڵین ئیتر هەرە دیارەکە خۆی ئەوەی کە هەر باسی ژیری دەستکرد کرا یەکسەر بڵێن سێ ناومان لە بەرگوێیە کە جفری هێنتنە و ڕاسڵە و لەگەڵ ئیلۆن ماسک بەڕاستی من ئەمانە زۆر با بڵێ متابعی دیدارەکان یەکەم لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی ئەم دوایانەی ڕەسڵ پامنێرێک لی پرسی ئەگەر ئێستا هەموو ژیری دەستکرد بکرێتە بەتنێک و بکرێتە دوگمەیەک بۆ ئەوەی کە پەنجەی پیا بنێ هەموو ژیری دەستکرد ڕابوەستێ پەنجەی پیانەی وتی ئارە وەڵڵی بەبێ دوو دڵی ئەمەی کە منەی بینم ڕێک پەنجەی پیانم هەمووی ڕاگرم یعنی بۆیە ڕیتر نازانم ئەو بەو شێوازە ڕەشبینیە تەماشایەکە هەرچەند وەکوتم خۆی ژیری دەستکرد ئەوەی کە تا ئێستا با بڵێم سپۆڕان شیان کردوێتەوە سێ شەپۆلی هەیە ئەمە هەر تا ئێستا لە شەپۆلی یەکەماین کە ژیری دەستکردی سنووردار و تایبەتمەندە بەڵام کۆمەڵێک با بڵێن ئاماژە و دەرکەوتەی شەپۆلی دووەم هەیە ئیتر نازانی خۆی مەترسیەکە لەوە تەعاً ئەگەر بۆی ڕوون بێت وەڵامەکەت ینی زۆر درێژەی نەدەمێ لەم قۆناغەیە بەس هەوڵە درێ ژیری دەستکرد لاسایی ژیریەکانی مرۆڤ کاتەوە لە قۆناغی دووەمە ژیری دەستکرد هاوشێوەی خۆمانە بێ ڕێک بزەبەت ئێمە چۆنین هەمووش تایبەتمەندیەکانی ئێمەی ئەبێ لە قۆناغەکەی ترا و شەپۆلیسیەماکە وەکو خەیاڵ تەماشاکری تر ژیری دەستکرد ژیریەکەی سەر و ژیری ئێمە بکەوە هەندێک وەکو خەیاڵ باسیەکەن قۆناغە گرنگە ئەو قۆناغیان بەڕاستی مەترسیدارەکەی تر کۆمپیوتەرەکەم وەکو منی لێبێی تر یعنی هەر تازەترین شت کە یعنی ئەوە یەکێکە لەو دەرکەوتانە مێتا دوێنێ و پێرێ بڵاوی کردەوە کە ئەسڵان بەرا اختراعیشی وەرگرتووە لەسەری ئەڵێ من ڕەزامەندیم وەرگرتووە و پاتێنتیشم وەرگرتووە یەکێکە لە فەیسبووکە کۆچی دوایی ئەکای مەسەن بۆ نمونە من کۆچی دوایی بکەم بۆی ئەکاونتەکەم بە ئەکتیڤی بمێنێتەوە پێشترەوە هەموو پۆست و شتم کردووە ئەکاونتەکەم هەر بەردەوامە بێ مەسەرەن لایک بۆ دکتۆریم دادەکە کۆمنت بۆ دکتۆریم دادەنووسێ چاتەکە لەگەڵیا بە شەرتێ من لە ژیانیشان نەماوم یعنی وا مێتا وەها فەیسبووکی پرۆگرام کردووە لەسەر بنەمای ئەو پۆست و کۆمنت و لایک و چاتانەی من کردومە پێشتر ئەو هەر بەردەوامە بێ دوای مردنی منیش جا ئەوە ئیترەوە قۆناغە مەترسیدارەکەی وەرە تۆ لە مەسەلەن بۆ نمونە لە نیوەی شەوە مردوویەک نامەیەک بۆ بنێرێ بەڵام سڵاوە کاتەوە باش یەکسەر وازانین لەو دنیاوە خەبەرمان لێ درراوەکە وەختی مردنمان نزیک بووە دەست خۆش بێ زۆر سپاس وەڵای ئەوەی مامۆستا گوتی زۆر ڕاستە ئەوەی کە بەپێی پێشبینیەکان و بەپێی ئەو ئەزمونە متەوازایی خۆمان ناگاتە 2030 ڕەنگە زۆر وەکو دەڵێنەوەی پێشکەوتوی ژیری دەستکرد دێتە ئارا ڕەنگە لە ماوەی 3-4 ساڵی داهاتوو وەکو دەڵێ ئەقسایەکەی 2030 کە بگەینە ئەو ئاستە مەترسیدارەی مامۆستا باسی کرد کە سوپەر ئینتەلیجنتە یعنی وەکو دەڵێ سوپەر ئای کە لە جێنەرەڵەکەش دەردەچێت گرنگتر لەوە ناخۆشیەکە و مەترسیەکە لەوەیە ئێستا ڕەنگە ئای نەتوانێت لە شوێنی خۆی بڕیار بدا تاکو و تۆ پرۆمپتی پێنەدەی ئەوەیە کە بتوانێت بڕیار بدا لەسەر مەسیرت لەسەر چارە نووسێت بە تایبەتی ئەگەر ئیشە هەموو کاروبارەکان ببێت بە ئای ئەو ئەتۆ ئاگاش لێ نەبێت لە شوێنی تۆ بڕیارێکی داوێ لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ چۆن بیر دەکەیەوە بەڵام ئەمە بە زۆرەوە پێشی حەدەسەکان گرنگە لەو مەرحەلەیەدا ئێمە بەرچاوڕوونی زۆرمان هەبێ هەم بۆ خۆمان هەم بۆ قوتابیەکانمان هەم بۆ نەوەکانیش کە دەرسیان پێدەڵێن و بۆ ئەوانەی کە ئامادەیان دەکەین بۆ 5 ساڵی داهاتوو بۆ 10 ساڵی داهاتوو بتوانن لەو ژیانە بەسەربەرزی و بە شێوەیەکی گونجاو بتوانن خێ بکەن وەکو مامۆستا گوتی ڕەنگە ژیری دەستکرد جێگەی مامۆستان نەگرێتەوە بەڵام جێگەی ئەو مامۆستایە دەگرێتەوە کە ژیری دەستکرد نازانی بە دڵنیاییەوە ئەو مامۆستایی یان ئەو کارمەندەی یان ئەو
فەرمانبەرەی ڕەنگە ژیری دەستکرد نەتوانێت سوودی لێ ببینێ شوێنی نەبێتەوە خۆ دنیا هەروە نابێت لە کۆمپانیەکان بەتایبەتی لە کەرتی تایبەت ئێستا لەسەر بنەمای کارامەیی زیاتر کارەکان دەکرێت کارامەیەکانیش دەزانین چۆنانی ئەگەر کەسێک خوێندەواری ژیری دەستکرد و دیجیتاڵی بەهێز بێ بە دڵنیاییەوە ڕکابەرێکی باش دەبێت لە بازاڕی کاریش ئەمە لەبەر کاتەکە لێرە کۆتایی بە بابەتەکەی ئەم شەو دێنین کە بابەتێکی زۆر گرنگە و ئاو زۆر دەچێشی وەکو دەڵێ ئەو هەویرە بەڵام پێمان وا بوو دەستپێکێکی زۆر باشە لەگەڵ ساڵی نوێی 2026ەوە بۆی بتوانین خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی لە ئەرکی مامۆستایی ئەو جارکەکە چوانەوتنەوە بێت چ ئامادەکاری بێ هەڵسەنگاندن بێ ڕێخستن بێ بەکاری بێنین بە شێوەیەکی بەرپرسانە و بە شێوەیەکی بنیادنەرانە و ڕێگەش نەگرین لە قوتابیەکان کە بەکاری بێنین بەڵکو ڕێو شوێن و ڕێنمایی دابنین بۆی چۆن بەکار بێ وەکو دەستپێکێکیش و وەکو هاندێکیش بۆ دامەزراوەکان ناوەندەکانی خوێندن بیر لەوە بکەنەوە تازووە ڕێسایەک دابنێن ڕێکی بخەن نەک ڕێگری لێ بکەن چونکە ڕێگری لێ ناکرێت ئەمە دووبارە بە ناوی ئەکادیمیای مەگەمایند پلەس و بە ناوی هاوکارانم زۆر سپاس بۆ مامۆستا پرۆفسۆری یاریدەدەر هەردەوان محمود کاکە شێخ لە زانکۆی سەلاحەدین دەکەین بۆ ئەو وەبینارە پڕزانیاری و بەسوودەی سپاس بۆ مامۆستایانی بەڕێزیش کە لە هەندێک کاتدا زیاتر لە 160 کەس لەسەر هێڵ بوون ئێستاش کە وا بەرەبەری کۆتایی دەڕۆن نزیکەی 100 کەسێک لەگەڵمان ماون بە دڵنیاییشەوە تۆمارەکە خەڵکێکی زۆر سوودمەند دەبێتیدا چاوەڕێی فیدباکی ئەوەی بەڕێزین کە بزانین لە داهاتوودا کار لەسەر چی بکەین یەکێک لەو بابەتانەی زۆر گرنگ بوو ئەوەیە چۆن بتوانین بەیەکەوە پەرە بە زمانی کوردی بدەین یان زمانی کوردیەکی پارا و دەرخواردی مۆدڵەکانی AI بدەین مامۆستا هەردەوانە گەشتێکی کۆتایی هەبێت من زۆر سپاس بۆ جەنابەت و سپاسی پشودرێژی ئەو مامۆستا بەڕێزانەشەکەم کە ئەم شەو لەگەڵمانە بوون و هەر بمێنن بەخۆشی و کاتێکی زۆر سپاس دووبارە بۆ هەموو لایەک ئەوە ساعتێک و 45 دقیقەیەک لەسەر خەتن کە ئەوە بەڵگەیە بۆ دڵسۆزی و بۆ خەمخۆری هەموو لایەک کە لەو ماندووبوونیەی ڕەمەزان و لەو سەرقاڵیەی ئیشە ئامادەبی ساعتێک و 45 دقیقە جێبگری و لەگەڵمان بی بە دڵنیاییەوە دەتەوێت پەرە بە توانای خۆت بدەیت دەتەوێت خزمەتی باشتر بکەیت دڵسۆزی بۆ کارەکەت ئەمە شەرەوە چاوەڕێ دەکەین ئێوە لای خۆشتان وەکو دەڵێ گەردنتان ئازا بێ هەموو ئەو شتانە بڵاو بکەنەوە بە خۆڕایی کە وەری دەگرن ئێمەش هەموو ڤیددیۆ و هەموو وێبینار و تۆمارەکان بە خۆڕاییە دەتوانن بۆ برادرە و هاوکارانتان بینێرن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن شۆڕی بکەنەوە خوارەوە و سوودی لێ ببینن و دەوڵەمەندتریشی بکەن دووبارە کاتێکی خۆش لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش بابەتی زۆر بەپێز و زۆر گرنگمان ئامادە کردووە هەرجارەی لەسەر تەورێک و لە شەوێکی تری شەمە دەتان بینینەوە سپاس و ماڵتان ئاوە کاتێکی خۆش.